ئەو کاتتان باش بەڕێزان سعات 9:30 ئەمە لە کاتی خۆمان دەست پێ دەکەن هەرچەندە هەندێک بەڕێزماون جوین بکەن بۆ میتینگەکە بەڵام وەک دەزانن هەموو چاڵەکیەکانی ئەکادمیای مێگاماین تۆمار دەکرێت بۆیە ئەوانەی ئەگەر بەشێکیشیان لە دەست و دواتر دەتوانن لە لینگەکە سەیری بکەنەوە. خۆشحاڵین لە شەوێکی تر بێتان دەگەینەوە بۆ چاڵاکێکی تر لە چاڵاکیە بەردەوامەکانی ئەکادمیای مێگاماین پلس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری. وەک دەزانن لەو سێتەوەرە هەوڵ دەدەین هەر هەفتەی بوارێک بابەتێکی گرنگ بۆ کۆمەلگا و بۆ خەڵکی بە شێوەیەکی گشتی هەڵبژێرین تاکو سوودمەند و بەهرەمەند بن لە توانا و شارەزایی کەسانی پسپۆر و لێهاتوو لێزان لەو بوارەدا. بۆ ئەم هەفتەیە بەڕاستی بابەتێکی زۆر گرنگ کە ڕەنگە پەیوەست بێ بە ژیانی هەموو تاکێک هەڵمان بژاردووە، ئەویش داهات و خەرجی خێزان کە یەکێک لە کێشەکانە. زۆربەی جارە و پرسیارە دێتە ڕێمان ئەرێ بۆ دەبێ موچەکەم بەشی نیوەی مانگ بکە، ئایا چۆن دەتوانم ئەو داهاتەی دێتە بەردەستم بتوانم ڕێکی بخەم بە جۆرێک کە هەم بەشم بکە هەمیش ئەگەر بتوانم کەمێکی لێ پاشەکەوت بکەم بۆ ڕۆژی ڕەش وەکو وا دەڵێن. ئەویش بە ڕێکخستنەوەی خەرجیەکان لە ماوەی هەفتەیەک لە ماوەی مانگێک لە ناو خێزاندا بەڕاستی بابەتێکی زۆر زۆر گرنگ بوو کە بیرمان لەوەش کردەوە بابەتەکە لە بواری پەروەردەی خێزانی یان ڕۆشن هۆشیاری دارایی بێ کە گەڕاین مامۆستا بیلال سەعید هاتە خەیاڵمان و پێشترش هەرزوو داوامان لێ کردبوو بە هۆی سەرقاڵیەوە نەیتوانی زووتر لەگەڵمان بێ، بەڵام بە سوپاسەوە ئەم جارە دەزانم هەندێک ڕەنگە زەختیشی لە خۆی کردبێ لە بەرنامەکانی ئامادەی تێدا بوو توانی خشتەکەی وارێک بخاکە لەگەڵ ئەو بەرنامەی ئێمە بگونجێ بۆ ئەوەی بتوانین لە ماوەی ئەو کاتێک کە دیاری کراوە سودێک بە ئێوەی بەڕێز بگەێنێ، چ ئەوانەی ئێستا لە زوم بەش ڕاستەوخۆ لەگەڵمانن، چ ئەوانەی ئێستا لە لایڤی فەیسبووکیش لەگەڵمان دەبن، یان ئەوانەی دواتر لە یوتیوبەوە لینکەکەیان پێدەگا بۆ ئەوەی ئاگداری ئەو چاڵاکیە بن لە سەرتاوە تاکو کۆتایی. وەکو گوتمان ئەو چاڵاکیە هەفتانەیە، ئەوانەی کێشەی دەنجیان هەیە تکایە مامۆستا شەماڵ ڕێزانی ئایتی وەبزانم هەموو جارە ئەوەی حازە دەنووسنەوە دووبارەی بنووسنەوە لە چاتەکە دەتوانی بچێ دەرەوە دوایی داخل بیەوە، بەڵام کە داخل بیەوە کۆڵ ڤایە ئینترنێت هەڵبژێرە بۆەوەی کێشت نەبێ، بەڵام ئەوەی کێشەشی هەبوو وەکو گوتمان تۆمار دەکرێت، دوایی تۆمارەکە دەتوانی ئەو بەشێکە لە دەستت چووە جێی لێ بگریتەوە. بە کورتی بەرنامەکەمان 90 خولەکە عادەتەن بۆ قسەکەر ئێمە لە نێوان 45 بۆ 50 خولەک دەدەین بۆی قسە بکە، دوای ئەوە بۆ پرسیار و وەڵام تەرخان دەکەین، بەڵام من وەکو دەڵێ سوکانەکە دەدەمە دەست مامۆستا بیلال خۆی شێوازەکە هەڵبژێرێ، پێی خۆشە لە ناوەڕاست پرسیار بکرێ، پێی خۆشە پرسیار و وەڵام تێکەڵ بێ یان چاوەڕێ بکەین لە کۆتایی. ئێمە عادەتەن لە کۆتایی دەیکەین بۆ ئەوەی مامۆستا چی هەیەبی خاتە ڕوو، دوای ئەوە پرسیارەکان بە سێ شێوە وەردەگرین، شێوەیەکیان لە چات بۆکسەکە دەینووسن، شێوەیەکیان لە کۆمنتی فەیسبوک کە برادران بۆمان دەگوازنەوە، شێوەیەکی تریش بە ئیعازی دەست بەرزکردنەوە دەتوانێت ڕاستەوخۆ خۆت پرسیارەکە بکەیت. بە کورتی مامۆستا بیلال ناوی تەواوی بیلال سەعید فەرەجە، لە دایکبووی کەلان لە ساڵی 1995 بڕوانامەی دیبلۆمی هەیە لە بانک و بەکەلۆریوسی هەیە لە یاسا و ئێستاش قوتابی ماستەرە لە مارکتینگ واتە بە بازارکردن. 15 ساڵ ئەزمموی میدیایی هەیە لە دامەزراوە میدیایەکانی کوردستان و جیهانیش. ئێستا سەرۆکی ئینستیتیوتی ئابووری بە ژمارەیە، هەروەها بەڕێوەبەری کۆمپانیای ماهیارە بۆ کاری میدیایی. مامۆستا بیلال خزمەتێکی زۆری پێشکەش بە کۆمەلگا کردووە
لە ڕێگای ئەو کارە خۆبەخشیانەی ئەو وێبینار و سیمینار و کۆڕ و کۆبوونەوە و تەنانەت ئەو نووسینی ئەو بابەتانەی کە بڵاویان دەکاتەوە سوودێکی زۆری بە خەڵکێکی زۆر گەیاندووە بەڕاستی ئێمەش سوودمەند بووین لە توانە و شارەزایی ئەو لێکدوو بۆ نەش بەیەکەوە بەشداریمان لە چەند خولێک کردووە یان لە چەند کۆڕێک کردووە کە من دڵنیام ئێوەی بەڕێزیش ئەم شەو سوودمەند و بەهرەمەند دەبن لە وتە و لە قسەکانی بە پێی ئەزمون و شارەزایی خۆی لەو بوارەدا. بەرەزان گوتمان پێویست ناکە ناوی خۆتان بنووسن لە ناو چاتەکە ئەوی فۆرمی پڕکردەوە پێویست ناکە دووبارە ناوی بنووسێتەوە ئەوی فۆرمی پڕ نەکردەوە ئێستا لە چات بۆکسەکە لینکەکە دانرایە دەتوانن فۆرمەکە پڕ بکەنەوە تەنها یەکجار ئەگەر نا دواتریش بێ کێشە نییە با تەرکیزمان لەسەر قسەکانی مامۆستا بیلال بێت. مامۆستا بیلال ئەگەر ئامادەی دەتوانی دەست پێ بکەی ئێستا لای من کاتژمێر 9:36 دقەیە ئەگەر لە نێوان 45 بۆ 50 دقەیەک قسە بکەی یان هەر شێوازێ خۆت پێت خۆش بێت کێشەمان نییە. دەست خۆش بێ سپاس مامۆستاگیان دەنگی من گرفتی نییە زۆر باشە دەنگەکە دەست خۆش بێ خوا سپاس دەکەم زۆر سپاس بۆ مامۆستا هیمداد گەورەی نوانجارێک کە یەک دوو جارە بە منی وت و خەجاڵەتم لە پێشوترا نەمتوانی لە خزمەتی بە ڕێزیان و ئەوەی خۆشەویست بم بەڕاستی ئێرە لێرە قسەیەکەکەم بۆ نییە ینی وەکو بڵێم بیدەم بە ڕوتانی شتێک بەس من لە دوایەوەی کە وعدم بە مامۆستادا بوو تووشی کۆرۆنا هاتبوو مەمەم شەو یەکەم شەومە کە توانم وەکو بڵێ بە هەوڵە دەم قسە بکەم و ئەگینا زۆربەی ئەو تەلەفۆن و شتانەی کە لەم 5-6 ڕۆژا بۆم هاتووە زۆرێکم وەڵام نەداوەتەوە. سەلامەتی سەلامەتی ئینشاءالله سپاس دەکەم خۆشەویستی حتا لە فەیسبووکی خۆشم زۆر باسی ئەم ڕایەنانم نەکرد زۆر ئەترسام کە نەتوانم بەشدار بکەم بەڵام سپاس بۆ خوایە تەندروستیم باش انشاءالله لە دوای خێرش بێ بەشمان مەکە. بابەتی ڕۆژ و بابەتی تەوەری ئەم جارەی کە میگاماین پلس دیاری کردو بۆ ئێمە قسەکردنە لەسەرەوەی کە چۆن ئێمە کۆنتترۆل یان جۆرێک لە ڕێخستنی داهاتی خۆمان بکەین. ئەگەر ئاسایی بێ من کامیرەکەی خۆمە کوژێنمە بۆی بتوانم بە ئێسراحەت بەکاری بێنم. ئاسایی باش. بابەتی ڕۆژمان قسەکردنە لەسەر چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ ئەو داهاتی کە پێوترێ داهاتی کۆکراوی بەردەستی ئێمەوە چۆنێتی مامەڵەکردن و خەرجکردنی. من هەمیشە وتومە لە چەند شوێن و چەند جێگایەکی کێژ وتومە بەداخەوە ئەوەندەی کە لای ئێمە و چیوەکو تاک چیوەکو خێزان چیوەکو دامەزراوەکان قسەی لەسەرەکەین هەموو کار لەسەرەوەکەین قسە لەسەرەوەکەین کە چۆن بتوانین داهاتی خۆمان باش بکەین زیاد بکەین ئیشی تازە بدۆزینەوە پارێکی زیاترمان هەبێ بەڵام زۆر بە کەمی قسەمان لەسەرەوە کردووە کە چۆن بتوانین پارەکانی بەردەستمان خەرج بکەین. لە کاتێکا پرۆسەی کۆکردنەوەی داهات و چۆنێتی خەرجکردنی دوو پرۆسەی تەواوکەری یەکترین واتە چەندە لە خەمی کۆکردنەوە و زیادکردن و زیاتر باشترکردنی باری داراییمان بین بە هەمان شێوە ئەبێ ئەوەندەش باس لەوە بکەین کە چۆن ئەو پارەی کە هاتوۆتە بەردەستمان خەرجی بکەین و چۆن کۆنتترۆلی بکەین و چۆن بتوانین زۆرترین سوودی لێوە بگرین. بۆیە کە ئەم بابەتە دێتە نێو هاوکێشەی خێزان و قسەکردن لەسەرەوەی کە چۆن مامەڵە لەگەڵم بابەتا بکەین هەمیشە ڕوبەڕووی گرفتیەکە بینیەوە ئەبینین هەمومان لە کۆک گشتیەکە لە فازا گشتیەکە لە ئاستی تاک لە ئاستی خێزان لە ئاستی کۆمەڵگە هەمومان خەم لە یەکتریە خۆین بە جۆرە لە جۆرەکان کە گەین بە یەکی ئەڵێن کێشە چییە بۆ ئیشە ناکەی چۆن هەوڵ بۆ هەوڵ نادەی پارەکەت زیادکەی بۆ هەوڵ نادەی ئیشێکی تری لە تەنشتا بکەی بۆ هەوڵ ینی دنیایەک لەم پرسیارە ڕوبەڕووەکەینەوە بەڵام نایەن لە یەکێکی تر لە خەمەکان کە ئەوشەوەیە ئێمە ئەم پارەی کە لە بەردەستمانە لە ڕووی ژمارەیەوە ژمارەکە ڕاستە گرنگە بەڵام چۆنێتی کۆنتترۆلکردن و میکانیزمی بەکارهێنانی یەکێکی دیکەی لەو خەمانی کە بێ بە بەردەوامی لە خۆمان بپرسین بۆی بزانین خەلەلی ئێمە لەکوایە و ئێمە چۆن نەتوانین زۆرترین سوود وەرگرین لەو بڕەپاری کە لە بەردەستمانایە هەروەکو و کاتێکە بۆ هەمومان 24 کاتژمێرە بەڵامە بینین یەکێک بە شێوازێکی کە مامەڵێ لەگەڵم کاتی خۆیاکە و کەسێکی کە نەتیجە و بەرهەمێکی تری باشترەدا بەدەستەوە واتە لە ڕووی ژمارەیەوە زۆر جارێ ئێمە سەیری کاتەکەکەین کاتێکی دیاریکرا و سنووردارمان هەیە بەڵام لە ڕووی مالی و پارەوە ڕاستە لە ڕووی ڕقەمی و ژمارەیەوە ئێمە هەر یەکێک لە ئێمە لەوانەیە لە ڕووی ئەندازەی و ژمارەیەوە جیاواز بێ ئاستی گیرفان و داهاتمان
بەڵام ئێمە بە کۆنتترۆلکردن و چۆنێتی بەڕێوەبردننی ئەو پارەی کە لە بەردەستمانێ ئەتوانین گۆڕانێکی گەورە لە بەڕێوەبردننی خێزان و خانوادەی خۆمانە بکەین. بۆیە گەر پرسیارێک دروست بێەوە ئێستا ئێوە لە خۆتان بیکەن چکە لەوانەیە دەرفەت نەبێ وەڵامی بینەوە، بەڵام زۆرێک لەو هاوڕێیانم کە لە نێو دادگاکانن، زۆرێک لەوانەی کە مامۆسان لە نێو زانکۆکانە بە تایبەتیوانەی کە کۆمەڵناسیونیان لە بواری دەروناسیا زۆرترینی مامەڵیان لەگەڵ خەڵکیە هەیە و زۆرێک لە ئێوەش لەوانەیە کە لە دەوروبەری خۆتان ناپرسن. زۆرێک لەو کێشە خێزانیانی کە ئێسا ڕوەدەن ئەگەر ئەڕۆی بە دوای سەرەداوەکانی ئاگەڕی لە سەرەداوێکی مالیەوە بەداخەوە سەرهەڵەدا کە ڕاستە زۆر جارێک قەیرانە مالیەکان بەدەر بووە لە دەسەڵاتی باوکێک وەکو بەڕێوەبردننی ماڵ، ئافرەتێک وەکۆی کە بەشێکە لە پرۆسەی دابینکردنی سەرچاوی دارایی ماڵ و تەحکومکردنەکەی زۆرجێک لەوانەیە لە دامەزراوەکانی دیکەی حکوومەت یان جێگاکانی دیکە وەکو دەسەڵاتەکانی دیکەیان کۆمپانیاکیان کەرتێکی تایبەت بێ. بەڵام بەشە گرنگەکەی ئێمە لە نێو خودی خۆمانەیە، لە نێو خێزانی خۆمانەیە، لە نێو خانوادی خۆمانە کە زۆر جار لەبەر کۆمەڵێک هۆکاری جیاواز لەوەی کە ئێمە بۆ خۆمان پلان و بەرنمەیەکمان نییە، بۆ خۆمان ڕوونکردنەوە و ڕووشیکردنەوەیکی بارودۆخی خێزانی و خانوادەی خۆمان نییە و چەندین هۆکاری دیکە وای کردو کە ئێمە گرفتێکی گەورە ڕوبەڕووی خێزانی خۆمان و تاکی خۆمان کەینەوە کە ئێمە زۆر جارێ لە ئاستی چۆنەتی مامەڵەکردن لەگەڵم بابەتە ئەوەندە بە سادەی وەرمان گرتووە زۆر جارێک قەیرانی خۆڵی گەورەمان بۆ خۆمان دروست کردووە. لە ڕووکاری سادەی بابەتەکە هەندێک جار لەوانەیە وای کردبێ هەندێک دۆست هەندێک هاوڕێ لەوانەیە تەنانەت ئەم پۆستەیان ئەم ڕێکلامی بینی بێ بۆ ئەم بابەتەش پێی سیر بوو بێ یان بە جۆرێک بە جۆرەکان وای لێ هاتبێ بەلایەوە سیر بوو بێ بەشداری ڕاهێنانێک بکە، بەشداری سمینارێک بکە، بابەتێک بخوێنێتەوە لەم چوارچەوەی کە ئەتوانێت بەشێک لە گرفتەکانی بۆ چارەسەر بکە. گرفتی باس و خواسی پارە و چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ باسی پارە بابەتێک نییە من ئێستا بێم جارێکی دیکە تعریفیەوە بکەمەوە کە ئایا پارە بەڕاستی خۆشەویستی هێنێ بۆ ئێمە، بەختەوەری بۆ ئێمە هێنێ یان دەردی سەر و کێشە بۆ ئێمە هێنێ. چکەوە ئێمەین مامەڵە لەگەڵ پارەکەین. پارە بەشێکە لەوە پرۆسەی کە ئێمە کۆی گشتی پرۆسەی ژیانمانی پێوە ڕێکە خەینەوە، بەڵام بەو ستایلی کە خۆمانەمانوێ بۆی کە ئێمە پارەکەینە بەشێک لە پرۆسەی خۆشگوزەرانی یان ئەیکەینە بەشێک لە پرۆسەی تێکدان و هەڵوەشانەوە و لە ناوبردن یان بەشێک لە پرۆسەی خۆشەویستی و محیبەت و ڕێز لە نێو خێزان و خانەوادا بەخشینەوە. بۆیە پرسیارە سەرەکیەکە لە ئێستا بۆ ئەوەی بتوانین لەم بابەتە تێبگەینەوەیە کە ئایا هەر بەڕاست ئێمە ئەتوانین ئیدارەی مالی خۆمان بکەین، ئیدارەی داهاتی خێزان و خانەوادی خۆمان بکەین. داهات بە تەنهانە چکە ئێمە گەرسەیری ناونیشانەکە بکەین داهات و خەرجی پێکەوە گرێداون واتە بە تەنها هیچ هاوکێشەیەک تەواو ناکە، هیچ بابەتێک دروست ناکە ئەگەر ئێمە نەزانین چۆن مامەڵە لەگەڵ ئەم بابەتەکەین. داهات و خەرجی هەردووکی پێکەوە بێ باس بکرێ بۆی بتوانرێ مامەڵەیەکی تەندروستی لەگەڵا بکرێ. وەکوتم ئێمە هەمومان یان زۆرینەمان لە نێو چوارچێوەی قسەکردن لەسەر داهاتە زۆر جارێ سەرکەوتوو بووین لە ڕاستیە، زۆر جارێ بیرمان کردوێتەوە، زۆر جارێ داوای هاوکاریمان کردووە، داوای یارمەتیمان کردووە. زۆرینەی ئەوانەی کە ڕۆژانە دێنە سەرهێڵ لەگەڵ منە چی ڕاستەوە خۆ چی لە چاتێکا چی لە ڕێگایەکە چی لە کۆڕێکا کۆ زۆرینای پرسیار لە منەکەن چۆن داهاتم زیاد بکەم، چۆن کارێکی تازە بدۆزمەوە، چۆن لە تەنیشتی وەزیفە حکومیەکەمە داهاتێکی سربەخۆی خۆشم هەبێ. هەمیشە هەمووان لەسەرم پرسیارن کەم جار ڕۆدا پرسیارم لێ بکرێت چۆن بتوانم کۆنتترۆڵی خەرجەکانی خۆم بکەم لەگەڵ ئەو داهاتم هەمە، چۆن بتوانم هاوسەنگی دروستکەم لە نێوان داهات و خەرجە بۆ ئەوی گرفتەکانم کەمتر بێ، بۆی بتوانم ڕووسور بم، بۆی بتوانم لە نێو کۆمەلگا باش بتوانم بەرەو پێشەوە بچم. ئەزانی کاتێک تۆ عەجزێک دروستە بێ وەکوی کە چۆن ئێستا لە دارایی هەرێمە لە شێوە گشتیەکە دروستە بێ هەمووان ئەڵێن لە ڕووی ژمارەیەوە ئێمە دڵنیای حکوومەت داهاتی زۆرە، بەڵام کەمتر باس لەوەکرێ کە ئێمە لە ڕووی ژمارەوە خەرجەکانمان چەندە. هەمیشە چاوەکان لەسەرەوەیە داهات ئەوەندەیە لە ئەوەندە نەوت پێکاتوە لەوەندە نانەوتی پێکاتوە داهاتی ناوخۆیە دەواازە سنوورەکانەوەی لەبەرەوە حکومڕانیەکی شەفافمان نەبووە لە کوردستانە و نەتوانراوە عەقڵانە مامەڵە لەگەڵم بابەتا بکرێ و ڕوون بکرێتەوە کە چەندە خەرجیمان هەیە ئەکرێ ئێستا ئێمە لەو عەجزابین خەرجەکانمان زۆر بێ داهاتەکانمان ئەمە وەکوتر بۆ شەفاعەت نییە بۆ حکوومەتیان بۆ دامەزراوەکانی دەسەڵات و حکومداری لە وڵاتە، بەڵام ئەڵێم لەوانەیە نەزانرێت چۆن مامەڵە لەگەڵ شیکردنەوەی ئەم داتا و ژمارانە بکرێت.
بۆی خاڵە سەرەکیەکە و خاڵە جەوهریەکەەوەی کە ئێمە بزانین گرفتێکمان هەیە و زۆرینەمان لەم گرفتا هاوبەشین بە منیشەوە کە ئێمە خەمەکەمان خەمی کۆکردنەوەی داهاتە کەمتر خەممان لە چۆنێتی هاوسەنگکردنی داهات و خەرجی بووە. باشە بابین بزانین ئەم گرفتە لەکوێوە سەرچاوی گرتووە. ئێمە بۆ زۆرینەمان ناتوانین هاوسەنگیەک دروست بکەین لە نێوان داهات وەروەها خەرجی کە لە بەردەستمانایە. ئایا گرفتەکە لەکوێیە؟ خاڵە سەرەکیەکە خاڵە جەوهریەکە زۆر بەکەمی پەیوەندی بەوە هەیە کە ئێمە سەرچاوی داهاتمان کەمی کردووە لە ڕاستیە، چونکە ئەمە بابەتێکە دوجار خاڵەکانی دواتری دێنە سەری. خاڵە سەرەکیەکە ئەوەیە چونکە ئێمە زۆرێک لە ئێوە ئەو پرسیارەتان بۆ دروست بووە ئەڵێن کاتێک موچە ملیۆنێک بووە هەر پارە لە بەردەستمان نەماوە، موچەش کاتێک بوو بە پاشەکەوت هەر پارە بەشی ناکردم، کاتێک بوو بە چارەکە موچەش هەر بەشی ناکردم، کاتێک بوو بە لێبڕینیش هەر بەشی ناکردم. کەوا دیارە گرفتێکەیە، گرفتەکە لە سەر و دامەزراوەیە، لە سەروەیەوەیە کە ئێمە بۆ خودی خۆمان مامەڵەکردنێکمان لەگەڵ ژمارە و داهاتەکان خراپ بووە نەمانزانیەوە چۆن لەگەڵ ئەم بابەتانە مامەڵەیەکی تەندروست بکەین. بۆیە پێویستە ئێستا لە خۆمان بپرسین کە ئایا گرفتەکە لەکوێیە؟ خاڵە سەرەکیەکە خاڵە جەوهریەکەوەیە کە ئێمە کڕینمان خەرجیمان واتە کڕین چکە لە پرۆسەی خەرجایە ئێمە خەرجیمان هەڵی تایە گرفتی تایە، ئێمە خراپ مامەڵە لەگەڵ خەرجیەکانی خۆمان ناکەین، ئێمە بەبێ بەرنامە خەرجیەکەین، ئێمە بەبێ وردبوونەوە لە جۆری خەرجیەکانمانە خەرجیەکەین، ئێمە لە بەبێ تۆمارکردنی خەرجیەکانمان مامەڵەیەکی ڕۆژانەکەین کە ئەمە گرفتی بۆ دروست کردوین. زۆرێکتان لەوانەیە بڵێن ئێمە زۆر خەرج ناکەین. ڕاستە لەوانەیە لە ڕووی ژمارەیەوە بەراورد بە قۆناغی ڕابردوو کە بارودۆخی دارایی باش بووە خەرجی ناکەیت، بەڵام تۆ گرفتت لە جۆری خەرجەکانە هەیە، مامەڵەکردن لەگەڵ و پاری کە لە بەردەستا هەیە خراپە. زۆر جارێ ڕۆدا لە ئەنجامیەوەی کە بێ بەرنامە بێ پلان بێ وردبوونەوە بێشیکردنەوە خەرجیت کردووە زیادە خەرجی ڕوویداوە کە سوودی نەبووە بۆ تەواوکردنی ئەو پێداویستی و حاجانەی تۆ، بۆیە گرفتێکی گەورەی بۆ دروست کردووی لە ڕووی مالیەوە. بۆیە بینین ئێستا دنیایەک ئەپلیکیشن هەیە کە ئەگەر بۆ خۆت لە نێو ئەپستۆرا بگەڕێیان لە نێو پلیستۆریا زۆرێک ئەپلیکیشنت پیشانەدا کە هەمووی باسی چۆنێتی کۆنتترۆلکردنی خەرجیەکان کەوایە ئەگەر پێشووتر دەفتەرێکی بچووک لە گیرفانمانە بوو بێ بە تایبەتی خانەوادە و خێزانەکانی پێشووتر باوکمانیا دایکمان مامەڵەیەکی ویان کرد بێ لەگەڵ ئەم دەفتەرە بچووکە و ئەو خەرجیانیان کە نووسی بێ، ئێستا ئەپلیکیشنەکان هەیە، ئێستا نۆتەکان هەیە لە نێو مۆبایلەکانمانە لەسەر ئایپادەکانمان لەسەر کۆمپیوتەرەکانمان کە هەمومان ئەتوانین ورد بینەوە لەسەر جۆری ئەو خەرجانەی کە ئەیکەین. کۆمەڵێک ئەپلیکیشنێکی وازامنای مۆنفی ئەگەر هەڵە نەبم دوای توان سرچ بکەن، یەکێکە لەو ئەپلیکیشنانی کە سەیرم کردووە پێشووتر چەند جارێک بۆ چەند برادێکیش پێشنیارم کردووە، ئەم ئەپلیکیشنە دێت ورد و درشتی و خەرجانەی کە ئێمە ڕۆژانەیەکی نەتوانیت یا تۆماری بکەین لەسەرەوەی کە چییە خۆین لە چ کاتێکە جۆری خەرجەکانمان لە دەرەوە خواردنەکان ئایا خواردنی دەرەوە خۆین، خواردنیەکە بۆ تێنینەوە لە ماڵەوەی خۆین، بەنزینەکانمان، کارتی پەیوەندیەکانمان، گەشت و گەڕانەکانمان، هەموو ئەو وردەکاریانەی کاتێک وردە بینەوە بە ئاسانی بۆمان دەرەکەوێت کە ئێمە چەندە گرفتمان لە زیادە خەرجیە هەیە. ئەمە یەکێکە لەو گرفتانی کە بێت زۆر بە وریایەوە مامەڵی لەگەڵا بکەین کە تەنها بە پەیڕەوکردنی چۆنێتی نووسینی خەرجیەکانمان بۆم یەک مانگ دڵنیاتەکەمەوە لە مانگی دووەمدا بەشێک لە خەرجەکانت کەمە بێتەوە لەو خەرجانەی کە زیادە ئەنجامت داوە. خاڵی یەکەم. خاڵی دووەمی ئێمە بەداخەوە لەژێر هەژمونی گیانگیری ئێستادا، لەژێر هەژمونی ئەو هەموو تۆڕە کۆمەڵایەتی کە ئێستا هەیە، لەژێر هەژمونی ئەو هەموو میدیایی کە ئێستا ڕۆژانە بە نێوی ئاسانکاری و ئەو هەموو تەکنۆلۆژیای کە کەوتوتە بەردەستی ئێمە پرۆسەیەکی مارکێتینی گەورە بەڕێوەچێ کە کار لەسەر گیرفانی ئێمە کە لەسەر ئەحساسی ئێمە کە لەسەر تێگەشتنی ئێمە کە لەسەر گۆڕینی بیرۆکە و ئایدیای ئێمە کا بۆ جۆری خەرجەکان هەمووان کار لەسەرەوەکەن کە بتوانن پارێکی زیاتر لە گیرفانی ئێمە وەربگرن، خەرجێکی زیاتر بە ئێمە ئەنجام بدەن. هەموو ئەم پرۆسەیە لەژێر کۆمەڵێک دامەزراوی جیاوازە. چی سەیرەکەی ئێمە کۆمپانیامان هەیە بۆ چۆنێتی مامەڵەکردن لەگەڵم بابەتانە، چۆن تارگێتی خەڵک بکەین، بۆچی عمرێک، بۆچی فیئەیەک، بۆچی ئاستێک، بۆچی مامۆستایەک بێ، زان قوتابیەکی دکتۆرا بێ، وردبوونەوە لەسەر ورد و درشتی ئێوە وا کات کە بتوانرێ ئاسانتر ئێوە تارگێت بکرێت لەسەرەوەی کە چۆن
جلێکت پێ فرۆشێ چۆن خاوەیەکت پێ فرۆشێ چۆنەوەی کە میوەیەکی زیاتر بکڕی چۆنەوەی کە بتوانێت بابەتێکی زیاتری کاڵایەکی زیاتری ڕۆژانە بکڕی هەموو ئەمانە لەژێر ئەو هەژمونەی کە ئێستا لە جیهانە بەڕێوە چێ هەمووی کاری لەسەرەوەیە کە بتوانێت چۆن دینارێک سنتێک زیاتر بە تۆ خرج بکات بەڵام ئەوە تۆ چەند ئامادەی بتانی مامەڵە لەگەڵ ئەم بابەتا بکەیت من لە پێشووترا ڤیدۆم هەبوو لەسەرەوەی کە براند چی زیار و زەرەر و زیانێکی بەیەمە گەیاندووە هەندێک هاوڕێ لەوانەیە هەڵە تێگەشتبن لەوەی کە من ئەڵێم کاڵای براند خراپە یان ئەڵێم مەیکڕن یان ئەڵێم شتێکی براند مەرج نییە حاجەیەک پێویستی بێم بەڵام با ڕازگۆ بم لەگەڵتانە تەنانەت وشەی براند و چۆنەتی مامەڵەکردن لەگەڵەوەی کە ئێمە براندێک لە بەرەکەین براندێکە خۆین لە مۆڵێکی برانداین لە خواردنێکی براندە خۆین قاوەیەکی براندەکڕین لۆگۆیەکە بین بەدەستمانەوە ئەمە گەورەترین بەداخەوەم جۆرەم قسە لەوانێت جوان نەبێ بۆ ئێرە بەڵام بۆی ڕازگۆ بم لەگەڵتان گەورەترین درۆیە کە لەگەڵ مرۆڤایەتی ئاکرێ بە نێوەوەی کە بتوانرێ زۆرترین کاڵا و شمەک بە من و تۆ بفرۆشێ زۆرترین خۆراک لەسەر گەدە و تەندروستی ئەمە ساغ بکرێتەوە ئەوە ئێمە نەتوانین بڕیار بدەین کە چیمان پێویستە لە چی کاتێکا و لە چی ساتێکا و بۆ چی بابەتێک و بۆ چی مەبەستێک نەکەوەی کە بکەونە ژێرە و کاریگەریە و ئەو هەژمونەی کە لە ئێستادا لە جیهانە بەڕێوە چێوە تاک بە تاکی ئەمەش لەو سەردەمی کە پێوتری عولەمە و جیهانگیری و گلۆباڵی کە ئێستا هەمومان بە مۆبایلەکانی دەستمانەکەوینە ژێر کاریگەری ڕێکلامێکە لە مازۆنەک لە ئەمریکاوە و علی بابەیە کە لە چین و فلان و ترێندۆڵێک کە لە تورکیاواکرێ و کاریگەری لەسەر من دروستەکە کە جلێ بکڕم خۆراکێک بکڕم لە فلان مۆڵ لە فلان جێگا کە زۆر جارێ هەمووی وەکوتم تموح و تەماحکردنە بۆ ئەوەی کە سنتێک دۆلارێک زیاتر لە ئێمە وەربگیرێتەوە خاڵێکی تر بابەتی چاولێکەری و چۆنەتی مامەڵەکردن لەگەڵ چاولێکەری ئێمە لە ژێر ئەو هەژمونەی کە دروست کراوە لە دەور و بەرمانە لە ژێر ئەو تێگەشتن و ئامادەسازی کە ئێمە بۆ خۆمان دروستمان نەکردووە بۆ چۆنەتی مامەڵەکردن لەگەڵ پارە و تێگەشتن لە پارە و لە مال کە ئەمە زۆر جارێک گرفتەکە لەوانەیە لە مناڵیەوە بۆ ئێمە ماوەتەوە لە خانەوادە و لە خێزانەوە بۆ ئێمە ماوەتەوە دوو تێگەشتنی زۆر دژبەیە کە هەندێکمان پێمان وایە هەمیشە وتراوە پێمان پارە چڵکی دەسە و پارە پیسە و پارە خراپە و ئەوانەی کە پاریان هەیە دەوڵەمەندن چاوچنۆکن و چی و چین لە هەمان کاتە جۆرێکی دیکە هەیە لە تەنیشتمانە کە پارە هەموو شتە و هەموو شتێک دروستەکە و ژیان خۆشەکە و ڕەفاهێت دێنێ و دنیایەک تێگەشتنی هەڵەمان دروست کردو لەسەر پارە کە خودی پارە وەکوتم لە پێشووتریشتا ئەمانە هەمووی جۆرێک لە وەسیلەیەکە کە بۆ ئێمە بتوانین چۆن ئەم کات و ساتانەی کە خۆمانی تیان و ئەژین تایەوە ئەگەر باگراوندێکی تەنانەت دینیمان هەیە یان جۆنێک مامەڵێکی دنیایشمان هەبێ لەگەڵم بابەتە ئەمە وەسیلەیە کە بۆی بتوانین خۆش بژین بەڵام بەو پێویستیانە و بەو ساتانە و بەو کاتانە و بەو بڕانەی کە ئێمە لە بەردەستمانێ لە چۆنێتی مامەڵەکردن لەمە بۆیە کەوتوینێتە ژێر کاریگەری و هەژمونێکی چاولێکەری کە هەمیشە سەیرەکەین بۆی بزانی کێ چۆن مامەڵە لەگەڵ ئەو شتاناکە لە بەردەستیاتی چی ئۆتۆمبیلێکی لە ژێرە چی خانوویەکی هەیە چ سعاتێکی لە دەستا کە هەمووی وەکوتم بەشێکی زۆری گەڕێتەوە بۆ ئەو هەژمونەی کە لێسا لە سەراتی جیهان بەڕێوە چی جۆرێکی دیکە زۆر جارێک لەوانەیە لە ئاستی تاکە ئەمە ڕووەدا ئێمە هەندێک لە تاکمان هەیە مدمینە بن بە جۆرێک لە کڕینەوە هەمانە بۆ نمونە ئێستا ئەگەر خۆی لە خۆی ڕاست و خۆ پرسیار لە خۆی کات هەیە مدمینە بۆی کە بە بەردەوامی سیارەکەی گۆڕێ هەیە مدمینە بۆی کە بە بەردەوامی مۆبایلە گۆڕێ هەیە مدمینە بۆی کە زۆرتنی قاپ و قاچاخی ماڵەکەی گۆڕێ دنیایەک لەو مدمینانەی کە هەیە لە دەوروبەری ئێمە هەرێکێک بۆ ئێمە خۆمان نەزانین لە چی شوێنێکە مدمن بووین بە چۆنێتی زیادە خەرجیە کە ئێمە توانین ئەمە لەسەر ئاستی تاک ورد بینەوە لێی خۆمان دانیشین لەگەڵ خۆمانە بینوسینەوە کە بزانین ئێمە لە کوێ مدمینە بین من هاوڕێیەکم هەیە لەم ڕۆژانە قسێکی بۆمە کرد کە زۆرم بەلاوە سیر بوو هەیو من یەکێکم لەوانەی کە زۆر بنزینەکەمە ئۆتۆمبیلەکەم بە تایبەتی ئێستا کە ساتی گران بوون و بەرزبوونەوەی نرخی بنزینە منیشتم ئێلوانەیە پێویستت بێ وتی نام پێویستم پێی نییە وتم بۆ وتی لا ئیرادی هەر حەزم لێ زۆرترین جار لەسەر جادە سوڕێمەوە زۆرترین کاتم لە ناو سیارەیە بەبێەوەی کە پێویست بکات هەر بۆ خۆی دانیشت بوو لەگەڵ منان لە دکەڵ گلاسنای گفتوگۆ حسێبێکی خێرای بۆ منەکرێوی بەلایانی کەمی کەم ڕۆژەیە من زیاتر لە 30-40 دقیقەم زیادە لە نێو شەقامان نەبم کە کۆیە کردەوە مانکانە نزیکەی ئەو کاتش کە بنزینانی نرخی خواردتر بوو لەوانەیە ئێستا زیاتر بکە ئەو باسیە کرد بۆم زیاد لە $120 تا $130 تەنها لە زیادی بنزیناچێ کە ئەم بۆ خۆی هەستی بە هەڵەکەی خۆی کردبوو باسی ئەوی کرد کە چۆن بتوانێت کۆنتترۆڵی ئەم
هەڵە و گرفتەی بکە کە ئەمە تەنها لە باسێکی بنزینە لەوانێ کە دێتەوە بۆ هەرێکێک لە ئێمە بە جۆرە لە جۆرەکان هەرێکێکمان مدمینین بە حاڵەتێکەوە بە جۆرێک لە بابەتەکانەوە کە پێ بڵێن گرفتی بۆ دروستکردنە لە ڕووی مالیەوە. خاڵەکان یان جۆری مامەڵەکردن لەگەڵ ئەو گرفتانێک کە ئێمە ڕوبەڕوومانە بێتەوە لە هەرێکێک لە ئێمە و لە تاکێکەوە بۆ تاکێک لەوانەیە جیاواز بێ، بەڵام لای خۆمانەوە دانیشین تەنها بە خاڵی یەکەم کە وەکوتم ئەگەر بین پلان و بەرنامە ڕێژی بۆ چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ ئەو داهاتی کە لە بەردەستمانە و هەروەها لە جۆری ئەو خەرجانی کە ئەنجامی دەین و وردکردنەوەی جۆری خەرجەکان ئەتوانی کۆمەڵی گرفتی خۆمان وەکو تاک خێزان و خانەوادەی خۆمان بدۆزینەوە بۆی کە بزانین گرفتەکانمان لەکوایە و چۆن مامەڵە لەگەڵ ئەم گرفتانە بکەین بۆی بتوانین کۆمەڵێک ڕێچکە و دەرەچە و دەرگای دیکە دروست بکەین. ئەگەر سەیری ئەم گرفتانە ئەکەین کاتێک دێنەوە نێو خێزان لە ئەنجامی خراپ مامەڵەکردن لەگەڵ ئەم گرفتە دارایانەیە و خراپ کۆنتترۆلکردنی داهاتەکانمان و چۆنەتی مامەڵەکردن لەگەڵ خەرجەکانمانە بەداخەوە کۆمەڵێک گرفتی خێزانی گەورە بۆ ئێمە دروست بووە کە من کەم لەسرم خاڵانەوەستم چکەمانە بابەتێکی کۆمەڵایەتی زیاتر یەکێکی بواری توێژەری خێزان قسەی لەسەر بکە، بەڵامە بینین زۆرێک لەو خێزانانەی کە خراپ مامەڵە لەگەڵ بابەتی کۆنتترۆلکردنی داهات و خەرجی خۆیانناکەن ئەبینین بێ احترامیەکی گەورە دروستە بێ لە نێو خێزان و خانەوادەکانە، ئەبینی بێعتیمادی و نەبوونی دڵنیایی لە نێو خێزانەکانانە دروستە بێ، ئەبینین زۆر جارێ لەبەرەوەی کە خراپ مامەڵە لەگەڵم بابەتا کراوە دابشکردنی ڕۆڵەکان لە نێو خێزانەکانان نییە، زۆر جارێ کۆنتترۆلی پارە بە جۆرێک وەکو چەکێک و ئەسلیحە و دەسەڵاتێک لە نێو خێزانە مامەڵی لەگەڵا کراوە بۆی ئەوەی کە پاری لایە زۆر جارێ حکومی ناتەندروستەدا لە نێو خێزانەکانە پەیوەندی کۆمەڵایەتەکان وردە وردە لاوازە بن گرفتیان بۆ دروستە بێەوە چەندین گرفتی دیکە لە ڕاستیا لە ئەنجامی خراپ مامەڵەکردن لەگەڵم بابەتا دروستە بێ لە نێو خێزان و خانەوادە کە ئێمە زۆر جارێ سەری لە کۆمەڵە کێشە و گیر و گرفتی گەورەتر هەڵەدا لە تێکچوونی شیرازەی خێزان لەبێ هەڵۆشانەوەی خێزان و زۆر جارێ دادگا و تڵاق و جیابوونەوە و کۆمەڵی گرفتی دیکە کە ئەکرێ هەرێکێک لەمانە لە ئەنجامی سەرەداوێکی سەرەتاییوە لە ئەنجامی نەتوانینی باڵانس و کۆنتترۆلکردنی نێوان داهات و خەرجە ئەم گرفتانە لە نێو خێزان و خانەوادا دروستە بێ کە کۆمەڵێک گرفتی گەورەتری بە دوای خۆیان دێنێ. لەوانەیە زۆرێکتان ێستا بپرسن چۆن چارەسەری ئەم بابەتانە بکەین، چۆن کۆنتترۆڵی ئەم بابەتانە بکەین. وەکوتم ئەگەر خاڵانی سەرەوەی کە پێشتر ئاماژەم پێکرێ ئەمە بۆ خۆمان دانیشین لەسەرم خاڵانە بوەستین لە چۆنەتی نووسینەوەی جۆری خەرجەکانمانە لەسەر کەمکردنەوەی چاولێکاریەکانمانە دیاریکردنی ئەو مدمینیەک کە ئێمە هەمانە لە زیادە خەرجیەکە لە کۆنتترۆلکردن و دیاریکردنی جۆری ئەو لەوێتبەندی ئەو شتان و کاڵانی کە پێویستمانە ڕۆژانە بەشێک لەم گرفتانەمان بۆ چارەسەرە بێ. بەڵام خاڵێک کە زۆر زۆر گرنگە بۆ ئێمە لەگەڵ زیادکردن و خەم خواردن لە زیادکردنی داهاتی ئێمە کە چۆن سەرچاوەکانی داهاتی خۆمان زیادەکەین ئەبێ ئەوەندە ژورد بینەوە دانیشین بۆی بتوانین کۆنتترۆڵی ئەم بابەتانە بکەین. خاڵی جەوهەری و خاڵی گرفت کە لە ئێستادا ڕوبەڕووی زۆرێک لە خێزان و خانەوادەکانە بێتەوە زۆر بە کەمی گفت و گۆ هەیە لەسەر بابەتەکانی مال، زۆر کەم قسە لەسەر بابەتە داراییەکانە کرێ. ئێستا کاتیەوەیە کە ئێمە دانیشین لە نێو خانەوادەکانی خۆمانە لە نێو خێزانەکانی خۆمانە لە تەنیشتی باوک و دایکمانە ئەگەر ماون ئەگەر خۆمان سەرپەرشتیاری خانەوادە و خێزانین با بێندانشین بزانین ئێمە سەرچاوەکانی داهاتی ئێمە چەندە بینوسینەوە و شەفاف بین، چکە زۆرێک لەو گرفتانی کە ڕۆدا کە ئێمە تێگەشتمان نیە بۆ ئەحساسیەکردی بە تایبەتی کە مامەڵەکردنی لەگەڵ ئافرەتە زۆر جارێ ڕۆداڵێن پیاوێک ئێوە کۆنتترۆڵی تووڕەبوونی خێزانی بکە بۆی کاڵێ بڕۆ بازار زێڕێ بکرە جلێک بکڕە خواردنیە بکرە پێداویستێکی قاپ و قاچاخی ماڵ بکڕە، بەڵام ئەمە کۆنتترۆلکردن و ڕێگریکردنی ساتی و کاتیە لە تووڕەبوونێک لە شەڕێک لە ئاژاوەیەک لە خێزانە، چونکە ئێمە ئەبێەوە بزانین ئافرەت مامەڵەکردن لەگەڵ ئافرەتە ئەوەندەی لە ڕێی ئەحساسەوە بێ ئەوەندە لە ڕێی کۆنتترۆڵێکی کاتی و ساتی مالەوە نییە. بۆی ئەگەر ئێمە زانیمان ئەحساسی ئافرەت بخوێنینەوە پیا و ئافرەت پێکەوە دانیشتن لەسەر ئەم وردەکاریانەوە ئەم ورد و درشتانە دانیشتن بە ئاسانی ئەتوانن مناڵێک پەروەردە بکەن کە بزانێ مەهام و ئەهەمیەتی پارە لەکوێوە هاتووە، کە بزانێ باوکی ئەم پارەی چۆن پیا کردووە، دایکی ئەم پارەی لە چیا پیا کردووە، بۆی بزانێ چۆن
مامەڵە لەگەڵم پاراکە ئێمە تەنها ئەوە نییە کە بۆ خۆمان گرفتمان هەیە لەوەی کە نازانین چۆن خەرجەکانمان کۆنتترۆل بکەین و باش بکەین و چاک بکەین لە ڕاستیە گرفتە گەورەکە ئەوەیە کە ئێمە مناڵمان نە لە نێو خێزان نە لە نێو قوتابخانە نە لە نێو زانکۆ لە نێو پرۆسەی حکومڕانیە نە لە نێو سیستەم و ئەحزابی سیاسیە نە لە نێو تەلەڤیزۆن و میدیا باسیەوە ناکەین کە چۆن پارە بەهای هەیە و چۆن پارە پەیداکرێ و چۆن ئەم پارە خەرجەکەین ئێمە مناڵ واپەی پەروەردە نەکراوە و ئیشمان لەسەر نەکردووە کە ئێمە بزانین ئەم مناڵانەی ئێمە چۆن مامەلە لەگەڵ پارە بکەن بۆیە بینین مناڵی ئێمە کەمتر تێگەشتنی بۆ پارە هەیە ئەوەندەی سەیری دەوروبەرەکات کە دراوسەیەکی ئایپادێکی پێەیە پاسکیلێکی پێەیە سیارێکی جوانی کڕیوە جلێکی باشی لەبەرایە لە ڕووی ژمارەیەوە سەیری پارەکە ئەوەندە تێگەشتنی بۆ پارە نییە ئەگەر تێگەشتنی بۆ پارە نەبوو تێگەشتنی بۆ سەرچاوەکانی پارە لە خێزان و خانەوادەکەیان نەبوو ئەگەر تێگەشتنی نەبوو بۆی کە بزانرێ ئەم پارە چی قیمەیەکی هەیە چی بەهایەکی هەیە ئەو کاتە تۆ ناتوانانی کۆنتترۆڵی ئەوە بکەیت کە بزانی چۆن ئەتوانی ئەم مناڵە ببیتە سەر و ڕێچکەی کە پێی بڵێ پارە بەم پرۆسەیە تێپەڕێەوە بۆی بتوانرێ بە ئاسانی تێبگەێنرێ چۆن مامەڵە لەگەڵ پارە بکە و لە بارودۆخی دارایی و ئاستی داهاتی خێزان و خانەوادەکەی تێبکە بۆی بتوانێت خەرجیەکی تەندروست و باشی لێ بکە لەوانێ بڵێ باوکە مەعاش نهاتووە بە کوڕم کچم لە ئێستادا ئیش نەماوە لە بازاڕە ئەمانە کۆمەڵێک قسەکردنە لەسەر سەرچاوەکانی داهات قسەکردن لەسەر قیمە و بەهای پارە نییە ئێمە بێ پێشەوەی کە مناڵ پێی بڵێن سەرچاوەکانی داهات ئەبێ تێی بگەێنین لە مەهام و لە قیمەی پارە لە گرنگی پارە ئەو کاتێک تێمان گیان پارە چییە گرنگی چییە ڕۆڵی چییە و ئیشی چییە ئەو کاتە پێڵێن سەرچاوەکانی داهاتی خێزانەکەی تۆ و خانەوادەکەی تۆ و باوک و دایکی تۆ چییە بۆی کە پێی بڵێن لە فلان شوێنە ئێمە لە توانا و لە بارتەقای گیرفانی ئێمەیە کە بتوانین فلانشت بگۆڕین فلان پێداویستی و حاجە بکڕین فلان کۆنتترۆلی داهات لە خانەوادە و خێزانە بکەین کاتێک ئەمەمان کرد مناڵێکی پەروەردەکراوی ئامادەکراومان هەبوو بە دڵنیایە و خێزانێکی تۆکمەتر ئامادەکراوترمان هەیە کە ئەتوانین کۆمەڵێک گرفت و قەیرانی گەورەتر کە پێشتر لە بابەتی ئەوەی کە ژن و پیا و چ کێشەیەک ڕۆدا لە ئەنجامیەوەی کە ناتوانن ئەم کۆنتترۆڵە ئەنجام بدەن لە نێو خێزانەکانیانە بۆیە زۆر جارێ ڕۆدا بە پارەکانی بەردەستمانە کۆنتترۆڵی دڵێکەکەین بەڵام چی دڵێک بۆ ساتێک بۆ کاتێک چکە پرۆسەکەمان نەمانتوانیوە باش پەیڕۆ بکەین تووڕەبوونێکی ساتی و کاتی توانین ڕابگرین ئەتوانین پرۆسەی هەڵبژاردنێک زۆر جارێ بگۆڕین بەڵام دڵەکان بەدەست نایەنین ئەتوانین زۆر جارێک بڕیارێک بە کەسێک بگۆڕین بەڵام ئەحساسی کەسەکە هێشتا ماوێتی کۆنتترۆل بکەی و کاری لەسەر بێ ئەتوانین دڵخۆشیێکی کاتی دروست بکەین بەڵام ناتوانین دڵخۆشیێکی بەردەوام دروست بکەین ئەگەر ئێمە نەتوانین بۆ خۆمان کۆنتترۆڵێک دروست بکەین لە نێوان خەرجی و داهاتە لە پرۆسەکە بە شێوەیەکی گشتی کاتێک هاتین لەسەر خاڵ بە خاڵی ئەم بابەتانە گەر وەستاین دڵنیا بن لە بابەتی چۆنێتی کۆنتترۆلکردنی سەرچاوەکانی داهاتە وەکوتم ئەگەر چەندە مهم و چەندە گرنگ بێ ئەوەندە لە پرۆسەی خەرجی و چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ داهات شاتوانین ئێمە کۆمەڵێک ستایل پەیڕۆ بکەین بۆی بتوانین زۆرترین دەرەچە و دەرگا و دەرفەت بخۆزینەوە بۆی زۆرترین کۆنتترۆڵی بارودۆخی دارایی خانەوادە و خێزانی خۆمان بکەین هەر یەکێک لەمانە لە ڕاستی ئێمە دێن لە نێو چوارچوەی سمینارێکەوە بە کۆمەڵێک نموزەج و کۆمەڵێک نمونەی هێنمەوە بەڵام بۆی کە خۆشم لە ڕاستیە پێویستیم بە ئیستراحەتێکەیە و دەرفەتێکیش بدەین بۆ ئێوەی خۆشەویست لەوانەیە کاتم ما بێ بەڵام هەوڵە دەم لە ئەسنای پرسیار وەڵامەکانیشە بۆ ئیسراحەتێک وەرگرم چکەوە کوتم تەندروستیم کەمێک بە قسەم ناکات لەگەڵ مامۆسایمدادا مامۆسایمداد من چاڕوانی خۆشەویستانم بۆی پرسیارەکان وەرگم لەگەڵ ئەسنای وڵامدانەوە شەوڵە دەستت خۆش بێ زۆر زۆر سپاس کاتەکەمەوە بە مناقەشە زیاترەوەی بکەین تۆش ئیسراحەتێک وەرگرە و ئاوێک بخۆ وەکو دەڵێ پەلەش مەکە و زەختیش لە خۆت مەکە پرسیارەکان هەوڵ دەدەین 2 پرسیار 3 پرسیار بێ کە وەربگریت تا بتوانانی بە ئاسانتر وەڵامەکانت
کورد بکەیتەوە. کاک یوسف دەستی بەرز کردوتەوە ئەگەر کاک یوسف یارانی نووسرایە. کاک یوسف ئەگەر بپرسی فەرموو مایکەکەت بکەوە. قوربان سڵاوتان لێ بێت، سڵاو لە بەڕێستان و سڵاو لە کاک بیلالی عەزیزیش، دەستان خۆش بێ و ماندوو نەبن ئینشاڵڵا. مەمنونین کە بەم تەندروست تێشەوە کاک بیلال لەگەڵمانە. سوپاس دەکەین. قوربان سوالەکەی من بە کورتی لە بابەتی کۆنتڕۆڵکردنی مادە لە نێو ماڵە هەندێک کات گرفتێکی تەمەن دێتە پێشەوە. کاتێک ئەڵێن کاک بیلال لە ئاخر خاڵە ئاماژەی بۆەوەش کرد کە بە مناڵ بۆ نمونە سەیتەرێ بەسەر مناڵەکە بکەیت چۆن لە ڕووی بۆ نمونە تێی بگەێنی یان لەگەڵ پارەی نێو ماڵە ڕای بهێنی کە ئێماوەندە دەستمانە ڕەوە. من ئەمەوێت شتەکە تۆزێک ورتر بکرێتەوە، چکە منداڵ ڕاستی لە تەمەنی یعنی هەر لە دایکە بێ منداڵ تاگاتە 18 ساڵ هەر منداڵێکمان هەیە لە ماڵەوە. ئایا منداڵە چ تەمەنێک ئەگرێتەوە؟ چکە لەوانەیە تەمەنی 5 ساڵ ئەگەر جارێک پێی بڵێ جا بە نمونە دۆستێک بۆی گەڕامەوە وتی لە جێیەک بووین دراوسێکمان بە مناڵەکان وتی ئێوە پارەمان نییە ئەو بکەین، مناڵەکەم ڕۆژێکە چۆ لێ مامۆستا مزگەوت وەڵای ئەمە مامۆستاکان پارەمان نییە چی بکەین. ینی هەندێک تەمەن هەیە بێ مڕعات بکرێت. جا کاک بیلال ئەگەر لەسەر تەمەنێک تەوزیح بە سپاسانەکەم دەستان خۆش بێشاڵڵا. دەست خۆش مامۆستا، زۆر سپاس. یەک شتی تر من ئیزافە دەکەم مامۆستا بیلال، عادەتەن هەڵە تێگەیشتنێک یان تێکەڵیەک هەیە لە نێوان ئەوەی پێی دەڵێن ڕەزیلی لەگەڵ ڕێکخستنی خەرجی. دەبێت تێکەڵ نەکرێت، دووشتی زۆر جیاوازن. ئەوەی ئەتۆ مەسەلەن پێت وایە لە ڕوانگەی خۆتەوە ڕێکخستنەوەی خەرجیە ڕەنگە خەڵکانێکی بەرامبەر یان ڕەنگە هەندێک جار منداڵیش لەبەرەوەی عمرەکە یان لەبەر تێنەگەیشتنی دنیا نەدیتی تا ئێستا بە ڕەزیلی لێکی بداتەوە یان بە مقابلەکەشت. بۆ نمونە ئەمن یەک دوو شت دەڵێم، ینی نەک بڵێ شخصی بەڵام ئەوەی کە دێتە پێشێ. من کە بەڕاستی بۆ خۆم کە سیارە لێ دەخوڕم ڕۆژانە با بڵێن حساب کردێت چەند سعاتێک لەناو سیارەم تووشی چەند ترافیک لایتێک دەبم. لەو ترافیک لایتانە کە دەزانم تازە ئەو لای من بۆتە سوور گلۆپەکەی من سیارەکە دەکوژێنمەوە ناکە ڕەزیلی دەکەم لە بنزین ڕەزیلی دەکەم لەوە، بەڵام دووسەی سوودی هەیە بەوەی کە تۆ لە هەر لایەک ئەگەر 30 چرکە بێ ئەوە 90 چرکەت بۆ گەڕایەوە لە خەرجی، 90 چرکە تۆ خزمەتی ژینگەت کرد، 90 چرکە تەمەنی سیارەکەشت درێژ کردەوە. ئەگەر ئەو 90 خولەکە 3 جار لە ڕۆژێک ڕوو بدا، لە ڕۆژێکدا 3 جار ڕوو بدا کە دڵنیام ڕەنگە زیاتریش ڕوو بدا، ئەوە دەگاتە 4 خولەکونی و 5 خولەک بۆ 6 خولەک. ئەگەر حسابی ئەو کاتانە بکەێتەوە دەچێت دەوام ڕەنگە 5 دقە زووتر سیارەکە هەڵدەکەی. هێشتان گەیشتیە شوێنت بەڵام تەلەفۆنێکت بۆ هاتووە سیارەکەت هەر پێ و هەر بەردەوامە لە ئیشکردن. ئەگەر ئەوانە حساب بکەیت لە ڕۆژێکدا ئەگەر تەنها 6 دقە بگەڕێنیەوە لە مانگێکدا دەکات 180 خولەک، 180 خولەک دەکات 3 ساعت لە یەک مانگدا. 3 ساعت تۆ حساب بکە سیارەکەت عمری کورد دەبێتەوە، ژینگەکەت ئەو دووکەڵەیەک زۆزەکە دەچێتە ناوی و بەنزینەکەشت سەرف دەبێت. بزانە بە یەک بڕیاری زۆر بەسیط شتێکی زۆر گەورەت کرد، خزمەتی خۆتت کرد، خزمەتی ژینگەکەت کرد، خزمەتی با بڵێن ئەو ئامرازەشت کرد کە لەبەردەستە. بۆیە زۆر جار هەڵە تێگەیشتێک هەیە لە نێوان ڕەزیلی و ڕێکخستنی خەرجی وەکو دەڵێن. هەرویستم ئەوەی ئیزافە بکەم ئەگەر سراحەتت کرد دەتوانی تعلیق لەسەر قسەی کاک یوسف یان لەسەر ئەوەی من کە گوتم. بەسەر چاپ دەست خۆش مامۆستا. کەسی کە هەیە پرسیاری هەبێ؟ پرسیار دەڵێ مەسەن کامەران لە چات دەڵێ چۆن دەتواندرێت شتە زەروریەکانی ماڵ دیاری بکەین بەمەرجێ نەبێتە ڕەزیلی. ئەویش ئەوەی نووسیوە. قسەیەک تەواو. زۆر باشە بە پرسیارێکی وەرگرین. یەکێک ناوی نووسراوە دهۆک خدر حاجی فەرموو. دهۆک ئەلۆ بەڵێ فەرموو. سەرەتا زۆر سپاسان دەکەم قەت بابەتەکە زۆر پێوتە سەر بوو، بەڵام پرسیارەکەی ئەمەیە ئەمە هەمیشە باس لە خەرجیەکان دەکەین بۆ هەر تاقێکی نێو خێزانەکەمان لە کاتێکە تاقەکانی خێزانەکانمان لە کۆمەلگای ئێمە بەشێکی هەر زۆریان خاوەن ئابووری سەربەخۆ نین، خاوەن ئابووری سەربەخۆنی و ئەوانەی کە خاوەنی ئابووری سەربەخۆشین ڕۆژانە دەبینین
پارەیەکی زۆر بۆ نمونە لە دەرە خەرچەکرێت لە بۆشتی بێبنەمای کۆمەڵگا خەرج ئەکرێت چارەسەری ئەمە چی ینی داهات بۆ تاکی کۆمەلگا بگەڕێتەوە یاخود هەر تاکێکی کۆمەلگا خاوەن ئابوووریەکی سەربەخۆ بە هەریچ نەوەوە وڵاتانی پێشکەوت و لە ڕێگای تیکیت مەسەن بۆ نمونە بانک توانیان هەبێت لە بابەتێکی بینە قوتابی دەرچوو زۆربەی بەشەکانە بەڵام خاوەن هیچ ئابووری سەربەخۆ نیە یان لە زۆربەی وڵاتان کاتێک مناڵ لەدایک دەبێت لەلایەن دەوڵەتەوە چۆنەڵە حساب بانقیان بۆ کردەوە پارەیان ئەچێت حساب تاوەکو تەمەنی 18 ساڵی بەڵام لە وڵاتی ئێمە شتانە نیە هۆکاری چیەوە چۆن دەکەن چارەسەری کۆکردنەوەی ئەم خەرجانە بۆ تاکی کۆمەلگای خۆمان بگەڕێنینەوە بۆ تاکی کۆمەلگا زۆر سپاسان دەکەم زۆر باشە ئاخیر پرسیاریش دەخوێنمەوە مامۆستا دەست بە وەڵامەکان بکە دکتۆر سامی ئەوە بزانم کە غەڵەت نەبم سامی عەلی دەڵێ نەبوونی زانیاری پارە و چۆنیەتی خەرجکردن و داهات لەلایەن منداڵ بەشێکی ناگەڕێتەوە بۆ سیستەمی خوێندن بۆ نمونە دەکرێت لە بابەتی بیرکاری نمونونەکان زیاتر لەسەر چۆنیەتی خەرجکردن بێ لە کردارە بیرکاریەکان زۆر باش باشە ئەگەرەوانە وەڵام دێ و دوای باش دەستخۆش مامۆستا دەستخۆش بۆ دکتۆر با لە سەرەتا لە بابەتێکی کاگویسفۆ دەست پێ بکەین ڕاستە کاگویسف بابەتی تەمەنێکێکە لەو بابەتانی کە لە ڕاستە لە خانەوادەوە بۆ خێزانێکەوە بۆ خێزانێک لەوانەیە بگۆڕێ لە تەمەنی خانەوادەیەکەوە کە ئاستی تەمەنی مناڵەکانیان جیاوازە ئەگۆڕێ چکە بابەتی چۆنێتی تێگەاندنی مناڵ لە خێزانێکەوە لە خانەوادەیەکەوە لە کەسێکەوە بۆ کەسێکی کە هەرێکێک لە ئێمە پرۆسێکی جیاوازی خۆی هەیە بەڵام ئەم بابەتانەی کە پەیوەندی بە تێگەشتنی مالۆ هەیە بابەتێک نییە من بڵێم تەنها بۆ ئەمڕۆ بۆ ئەم ساتەوەی تر بابەتێکە و ڕاهێنانێکە و سمینارێکە بەشداریەکمان کردو و ئەم ڕێخستنی داهات و ڕێخستنی خەرجەکانی خۆمان وەکو چۆن هەموو پرۆسەکانی دیکەی بەڕێوەبردن و ئیداری خێزان بە جۆرە لە جۆرەکان بە بەردەوامی هەیە ئەم بابەتش پێویستی بە بەردەوامی بەشداریکردن لە ڕاهێنان لە سمینار لە خوێندنەوە لە سیرکردن لە تێگەشتن تەنانەت لە سوودوەرگرتن و ئەزمونانی لە خێزان و خانوادەکانی دەوروبەرمانەوە هەیە ئەبینین لەم قەیرانی داراییە کە ڕووی لە زۆرێکمان کردووە زۆرێک لە نائەدالەتی لە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ موچە و داهاتی هاوڵاتیان نەکرا لە هەرێمی کوردستانە ئەمە نائەدالەتیەکە با بەلایەکی خۆی بێ و ئەمە بابەتێکە کە لە ڕاستیا هەمومان باس لە ئەو چۆنێتی مامەڵەکردنی ئەو داهاتانی حکوومەت ناکەین بەڵام ئەبینین بەشێک لە خێزان بەرگەی ئەم قەیرانەی نەگەر کەوتە بەردەم هەڵوەشانەوە تێکدان کەوتە بەردەمەوەی کە قەیرانەکان بڕاتە نێو دامەزراوەکانی دادوەری و دادگا و کۆمەڵی گرفتی دیر لە ئەنجامیەوەی کە لە پێشووتردا خراپ مامەڵەیان لەگەڵ سەرچاوەکانی داهاتا کرد بوو لەوانەیە بڵێن چۆن بینیمانێمە کاتێک بارودۆخی دارایی هاوڵاتیان لە هەرێمی کوردستانە بە جۆرێکی تر باشتر بوو خەڵکێکی زۆر قیستێکی زۆریان لەسەر خۆیان کەڵەکە کرد ئەبینی زۆرێک لەو کۆمپانیانەی کە ئێستا گەر ناوی بەشێکیان نەیەنی بۆی نەبێ بە ڕێکلام بەزمن زۆرێکیان مامەڵەم کردووە لەگەڵیانە ڕاوێژم پێشکەش کردوون هەمویان گیرۆدێ ئەوەن کە قەرزێکی زۆریان دابوو و قیستێکی زۆریان لەلایەن هاوڵاتیانەوە کە کۆ بووەتەوە لەسەری هاوڵاتی هەبووە لێ کاتە سەلاجەی گۆڕی و فەرشی گۆڕی و قەنەفە تەلەڤیزیۆن کۆمەڵێک پێداویستی و حاجە هەبوو هەمووی گۆڕیوە لە ماڵەوە خستوێتێ بازار فیسەبیلەوەی کە ماڵەکەی تازە بێ جەژن بۆ جەژن تەنانەت هەبووە لە ساڵێکە چەند جارێکم گۆڕانکاریانەی کردو هەموو بەشێک لەم گرفتە ئێمە بۆ خۆمان دروستمان کرد هاتبووین لە ئەنجامیەوەی کە تێگەشتنمان بۆ گیرفانی خۆمان نەبووە خۆمانمان خست بۆ ژێر قەرزێکەوە کە گیرۆدەین و تاوەکو ئێستا لە ژێرباری دەرناچین ئێستا هاوڵاتی هەیە قستی 2013 و 14 داتەوە تاوەک بێستا بۆ قەنەفەیەک کە کێ پێت بڵێ باشە کێ پێت بڵێ دەست خۆش پێت بڵێ چاکت کرد قاپێک کە لە ماڵەوە بێ سێتی قاپەکانمان هەموو یەک و یەک بێ کەوچکەکانمانە بیا بۆ بێ گڵاسەکانمان وەک من ناڵێ مەمە خراپە ئەگەر هەتە توانای مالیت هەیە باشە توانی کۆنتترۆلی دارایی خۆت بکەی داهاتی خۆت بکەی ئەتوانی میکانیزمێکی باشتە بێ بۆ بەڕێوەبردنی خۆت پیرۆزت بێ هەموو ئەوەی کە لە دنیا بوونی هەموو ماشتەمادیاتانە بۆ خزمەتی ئینسان و بۆ مرۆڤایەتی کراوە بەڵام ئەگەر ئەحساسێکی خراپ بۆ من دروستکە ئەگەر بێتاقەتی و دوودڵی و خەم و خفەت و سترێسێ بۆ من دروستکە ئەگەر وام لێ بکە نتوانم مامەڵەیەکی تەندروست لەگەڵ مناڵەکانمانە بکەم ئەگەر وا بکە ئاژاوە و کێشە و مەشاکیل بۆ خۆم دروستکەم ئەگەر وا بکە نتوانم بڕۆمە ناو مشتەماع و ڕوبەڕووی ئەوانە بمەوە کە قەرزم لێ کردن و قیستم لێ کردوون فیسەبیلی چی بۆ وا بکەین لە خۆمان بۆی ئێمە دێن کە باس لە مناڵەکەین و جۆرێک لە فی ئەو عمری مناڵەکەین باس لە تەمەنێکی دیاریکراوی مناڵاکەین
بەڵام هەر یەکێک لەمانە بڵێ بە دڵنیایەوە زمانی خۆی ئێوێ ئەبێ بزانین چۆن مامەڵی لەگەڵاکەین. من کە لەگەڵ مناڵێکی 6 ساڵانی پۆلیەکی سەرەتایە مامەڵاکەم زۆر گرنگە دەستی بگرم لەگەڵ خۆما کاتێک ئەی بم بۆ دوکانێک خۆم پێی بڵێم ئەمە 250ە ئەمە هەزاریە باوکت کە ئەم ئیشە ئەکات لە ڕۆژێکە بۆ نمونە توانای من ئەوەندەیە لە ئەسنای قسە و کردداری ڕۆژانی خۆمە ئەتوانم تێی بگێنم. ئێمە ئێستا مناڵی ئێمە خۆمان بەدەستی خۆمان زۆر جارێ ئەی بین بەسەر هەڵا. من لەگەڵ باوکی وا ڕێم کردووە لە جادا هەتا جارێکی کە بە چەند جارێکە تا باسی ئەم بابەتم بۆ کردو و ڕاستم کردوێتەوە. مناڵەکەی 6 ساڵە 25,000 دیناریەکی داوە بەدەستی ئەوتێتی بڕۆ فلان شت بکڕە بۆ خۆت. من خۆم ئەم مناڵە ئامادەکەم بۆی بەسەر هەڵا بیبم بۆی پێی بڵێم کە تۆ جیاوازی لە مناڵەکانی تر لە نێو کۆڵانە لە نێو گەڕەکە. مناڵێکی کاتێک ئەڕاتەوە نێو گەڕەکەکەی خۆی مناڵەکەی دراوسی 25 پێ نییە 250 پێدەن بۆ خۆی پرسیاری بۆ دروستە بێ. من بۆ باوکم 25,000 بدا بەدەستمەوە باوکێکی کە 250 بدا دەستمەوە. بۆی هەر یەکێک لە ئێمە خۆمان نەتوانین ئەم پرۆسەیە لە خۆمانەوە دەست پێ بکەین لە خانەوادە و خێزانی خۆمانەوە لە برا و خوشکەکانی خۆمانەوە دەست پێ بکەین. دانشین لەگەڵیانە گفتوگویان لەگەڵا بکەین وردیکەینەوە. تەنانەت هەنێکمان هەیە ئەوەندە خراپ مامەڵەمان کردووە لەگەڵ بابەتی پارە تەنانەت خودی پارەکەمان شی نەکردوێتەوە بۆی کە ئەمە 250 پێوترێ ئەمە 500 پێوترێ ئەمە 1000 پێوترێ جگەلەوەی کە باس لەوە بکەین کە ئەمە قیمەکەی چەنە و بەهاکەی چەنە و چۆن بەدەستکەوتووە لەکوێ خەرجیەکەیت و چۆن خەرجیەکەی. بۆیە هەرێکێک لەو فیانە بە دڵنیایە و پێویستی بەوەیە ئەم بابەتە گرێدەمەوە بە پرسیارەکەی دکتۆر سامیەوە. بەڵێ دکتۆر سامی خۆشەویست یەکێک لەو گرفتانی کە ئێمە هەمانە بابەتی مامەڵەکردن و ئاستی تێگەشتنی زۆر جارێ بەداخەوە ئەم قساکەم تەنانەت مامۆساکانی ئێمە پەروەردەشتەران و پەروەردەکارانی ئێمە کە لەوانەیە خراپیەکەی لە خۆیانە نەبوو بێ سیستەمەکە وا هاتووە و نەیانتوانیوە نەهاتوون ئەمە شی بکەنەوە بۆ ئێمە. ئەزانی هەر لە شیکردنەوەی بیرکاریەکە بە ئاسانیە توانی دنیایەک بابەتی تری پەروەردەی تێکەڵ کێش بکەیت لە پەروەردەی داهاتە لە چۆنەتی خەرجیە لە چۆنەتی مامەڵەکردن لە دروستکردنی هاوسۆزی و هاوکاری و هەماهەنگی و چۆنەتی دروستکردنی مناڵێک کە بەخشەر بێت چۆن بتوانێت ببەخشێ بە هاوڕێکەی خۆی بە دۆستەکەی خۆی بە هاوڕێ قوتابیەکەی خۆی. دنیایەک ئەتوانین بابەتی پەروەردەیی لە ژمارەیەکی بیرکاریات تێکەڵ بکەین کە یەکێک لەو بابەتانش باسی چۆنێتی مال و پارەیە بە دڵنیایەوە. مامۆستایمدادی خۆشەویست لەگەڵ ئەو خاتونش پرسیارێکیان کردبوو. مامۆستایمداد بابەتەکەی زۆر جوان ڕوون کردەوە. من نامەوێت جارێکی کە بێم باسی ڕەزیلی بکەم و باسی ئەوە بکەم کە ڕەزیلی چییە و چۆنە. بەڵام بە بابەتە سادە و ساکارەکەی خۆمان ڕەزیلی لەگەڵ کۆنتترۆلی داهاتە دوشتی زۆر زۆر جیاوازن. بەداخەوە ئێمە لەبەرەوە پێمان نەڵێن ڕەزیلین زۆر جارێ زیادە خەرجیەکەین. تەنانە هەر لە خۆت بپرسە سەیرێکی خۆت بکە لەگەڵ هاوڕێیەکی کچتا کە خاتونەکان مەبەستمان لەگەڵ هاوڕێیەکی کورتا کە هەرێکێک لە ئێمە کاتێکە ڕۆینە دەرەوە زۆر جارێ بۆ ئەوەی هاوڕێکەم پێم نەڵێ ڕەزیلم کە ئەو شتێکی کڕی منش پێویستم پێی نییە بەڵام هەرەی کڕم بۆ ئەوەی ئەو پێم بڵێ نەکەومە ژێرە و پرسیارێک کە ڕەزیلە بەیەکەوە ڕۆشتونەتە بازار وڵا پێکەوە ڕۆشتوین تایوارە گەڕاوی تەنا دووەندرمەیەکمان دووەندرمەیەکی خواردووی چی نەکڕیوە بۆ ماڵەوە من پێویستم پێی نییە. من خێزانم ئەمڕۆ کیلوێ تەماتە و شتەکانی لە بەقاڵەکە کڕیەوە چه حاجەیەکە منش دوو علاگە بەمەوە لەگەڵ خۆما چه حاجەیەکە من هەفتەی ڕابردوو تیشێرتێکم کڕیەوە لەبەرەوە ئەمڕۆ تۆ تیشێرتێکە کڕی پێکەوە ڕۆشتونێتە بازار پیرۆزت بێ منیش ئێستا بێ حاجە بکەم تیشێرتێ بکڕم. دنیایەک بابەت لەگەڵ خۆیان تێکەڵ کێشەکە لە ئەنجامیەوەی کە پێم نەڵێ ڕەزیلە لە ئەنجامیەوەی پێم نەڵێ ئەمە پارە خۆشەویستە کۆمەڵێک شتی دیکە بە دوای خۆیان هێنێ کە ئێمە لە یەک تێگەشتین زانیمان یەکتریمان ناسی چی پێویستەکە من هەموو ڕۆژێک لەوە بترسم تۆ پێم بڵێ ڕەزیلی لەوە بترسم مامۆستا هیمدادێکی خۆشەویست لە جادەکە لە تەنیشتی ئەوەی کە دەسەگرێ بە داهاتێکی خۆیەوە دەسەگرێ بە بنزینەکەیەوە دەسەگرێ بەوەی کە ژینگە پیسەکە پێی بڵێم لە بەرۆ سیارەکەی لە نێو جادا کوژێنێتەوە. بۆ پرسیار نەکەین لەوەی کە چیمان پێویستە ئێمە لەمە یعنی چی حاجەکە چی گرنگیەکی هاتیە کە ترافیکی ئێمە لە هەولێرە بە تایبەتیوانی کە لە هەولێرە ژین کە ئێستا بەشێک لە ترافیکەکان بەلایانی کەمی تایەتی 2 دقیقەیە ینی 2 دقیقە من ئەگەمە ترافیکەکە 2 دقیقەیەکە ئەمە بۆ خۆشم ڕاستە چکە سیارەکەم لە کوژاندوتەوە کە مامۆستا هیمداد هاتووە دەستی لەسەر برینێکی خەرجیەکی زیادی ڕۆژانەی من داناوە بە پێچوانەوە بێ
ئێمە بێن دانشین لەم وردەکاریانەوە ئەمە ڕەزیلی پێ ناوترێ ئەمە زیادە خەرجیە ڕەزیلی ئەوەیە کە من ئەساس سەدا دەزانم مناڵەکەم برسیەتی بە دوو لە فەتێرەخوا لە بازاڕین پێکەوە لەفەکەی بۆ ناکڕم بەڵام لە تەنیشتیا ئەچم تیشێرتێکی بۆ ئەکڕم 3 قات و 4 قاتیەوە پارێ ئەمەیان پێی نەوترێ ڕەزیلی بەڵام ئەمەیان پێی بوترێ ڕەزیلی بۆ خۆت ئەزانی کامە ڕەزیلیە بۆ خۆت ئەزانی لە چیە حاجەتێ و پێویستە و ئەتوانێ داهاتت زیادکە ئەتوانێ ژیانێکی باشتر بۆ تۆم سۆگەر بکە ئەتوانێ گرفتێک لێ دوور بخاتەوە ئەتوانێت توانایەکی تۆ باشتر و چاکتر بکە ئەو ڕەزیلی پێناوت ئەوە ڕەزیلیە کە لێوە پێویستە و حاجەتە بەکاری نایانی بەڵام ئەوە زیادە خەرجیە کە تۆ خۆتەستی پێەکەی ڕۆژانە مامەڵی لەگەڵاتی ئەو خاتونە پرسیارێکی کرده بوو کە نووسراوت دهۆک وابزانم خدرحاجی ئەڵێ ئێمە ڕاستە بەداخەوە ئێمە لەبەرەوەی کە پرۆسەیەک تێگەشتنێک لای تاکی ئێمە بۆ خۆمان دروست بووە و خەم خواردنێکی ژنیە لە ئاستێکی باڵا بۆی کە کەرتی تایبەت ببوژێنرێتەوە و ئاسانکاریەکی ژنیە بۆ پاڵپشتی پرۆژەی بچووک لە ڕاستیە هەمومان بوونەتە بەشێک لە پرۆسەیەکی حکومڕانی کە زۆر جارێ زەرەر و زیانی لە ئێمە داوە لە ئەنجامیەوەی کە ئێمە بەشێک نین لە پرۆسەی ئەوەی کە بۆ خۆمان بەشێک بین لە دابینکردنی سەرچاوی داهاتی گشتی و وڵاتێکی زیاتر بەرخۆرین وڵاتێکین کە سەرچاوی داهات لە وڵاتان نەوتە و نەوتیش لەژێر کۆنتترۆلی سوڵتە و دەسەڵاتە و کەمتر ئێمە بەشێک بووینە لە پرۆسەی بەخشینی باج و ڕسومات کە لە ئێستادا لەبەرەوەی خراپ مامەڵە لەگەڵم بابەتە شاکرێ لەبەرەوەی کە نازانرێ لە چی کاتێکا و چی ساتێکا پێویستە هاوڵاتی باج بدا و لە ئاستی چیا باج بدا لە ئاستی قەبارەی و خزمەت گوزاریانە پێشکەشەکرێ بۆیە ناتوانین گۆڕانکاری گەورەی تەنانەت سیاسی بە دوای خۆیان بێنێ کە وەکو کەسایەتێکی وەکو تۆمەس فریدمان ئەڵێ لە وڵاتانەی کە نەوت سەرچاوی سەرەکی داهاتە بە بەردەوامی قەیران و گرفتی ئازادی هەیە کەمی دیموکراسی هەیە بۆیە بینین کۆنتترۆلی دەسەڵاتیش بە بەردەوامی ئاسانتر کراوە هەمیشە هێزی ئەمنی حکومڕانی ئەمنی دروستە بێت چونکە هاوڵاتی بەشێک نییە لە پرۆسەی ڕێخستنی داهات و سەرچاوەکانی داهاتە بۆیە کەمتر بەشێکە لە پرۆسەی دیاریکردن و بڕیاردانی سیاسی و بەشداری سیاسی ئەم گرفتە دروستە بێ بۆ ئاستی تاکی بە جۆرێک لە جۆرەکان ئەم گرفتە دروست بۆتەوە چونکە ئێمە هەموو زۆرینەی سەرچاوی داهاتی لەو بڕەپارەوەیە کە لە حکوومەت وەرەگرێ وەکو موچەخۆر بۆیە نەیتوانیوە بتوانێت بڕیارێکی تەندروست باش چاک بدات بۆی بتوانێت مامەڵەیەکی تەندروست بکە بەڵام مادام ئێمە سەرچاوەکانی داهاتمان زانیوە و هەر یەکێک لە ئێمە بۆ خۆمان نەتوانین وربینەوە لەم سەرچاوانی داهات کە زانیمان سەرچاوەکانی داهاتمان چییە و هاتین وردەکاریەکانی ئەم سەرچاوانی داهاتمان نووسی ئەو کاتە ئەتوانی کۆنتترۆڵێکی باش لەسەر و داهاتی کە لە بەردەستمانایە ئەنجام بدەین بەڕێزێکی تر پێم وایە پرسیاری کرده بوو کە ئایا کاکامەران بوو وابزانم کە ئەڵێ چۆن ئەو لەوێتەکان دیا بکەینەوە کاکامەران هەر یەکێک بۆ ئێمە بۆ خۆی ئەو لەوێتەکانی جیاوازە لەوانەیە بۆ خۆشەویستێکی وەکو مامۆساهیمداد کە زیاتر لە مەجالەکەی خۆیان خوێنێتەوە ئەو لەوێتەکەی ئەوە بێ کە بتوانێت کۆرسێکی گرنگ لە دەرەوە بەشداری بکات و ئەو لەوێتی بێ بۆی بتوانێت ژێرخان و باگراوندێکی خۆی باشتر و چاکتر بکە بۆ قوتابیەکانی بتوانێت زانیارێکی زیاتر بگوازێتەوە بۆی بتوانێت ڕاهێنەرێکی باشی بەردەوام بێ مامۆسایەکی بەردەوامی باش بێ ئەو لەوێتەکە لەوانەیە لە مامۆساهیمدادەوە بگۆڕێ بۆ منێک کە ڕۆژانە لەبەرەوەی کە زۆرترین هاتو چۆم هەیە لە شەقامەکانە کە پێویست بکە بەنزینێکی باش بکەمە نێو ئۆتۆمبیلەکەم کە خەمێکی زیاتری سیارەکەم بخۆم کە خەمێکی زیاتری ئۆفیسەکەم خۆم لە کەسێکی وەکو بەڕێز لەوانەیە لە خانەوادەکەی توە خێزانەکەی توە ئەو لەوێتەکە بۆ شتێکی کە بێ بۆ جۆرێکی تر بێ لە بزنسەکەی خۆت لە ئیشی ڕۆژانەی خۆت بەڵام کە تەنها بە وردبوونەوە و دانیشتن لەسەر جۆری ئەو خەرجیانی کە ئێمە ڕۆژانە ئەنجامیە دەین کۆمەڵێک وردە خەرجیت بۆ دەرەکەوێت کە هەستەکەی زیادە خەرجیە کۆمەڵێک خەرجیت بۆ دەرەکەوێت کە ئەوانە گرنگن و ئەو لەوێت نەبێت تۆ خەمی بخۆی بۆ منە کەسێک کە کرێچیە لە خانوویەکە ئەمە بڕێک لە پارەکەی بە بەردەوامی ڕات بووەوە ئەبێ خەمی بخواوە پێشوەخت ئامادەکاری بۆ بکە کەسێک کە ئۆتۆمبیلەکەیە بۆ جوانی نەیکڕیوە پێویستەکە بۆی کە خەرجات لەم ئۆتۆمبیلە بکە بەنزینی باشی تێ بکات تایەکانی بگۆڕێ کۆمەڵێک وردەکاری هەیە بەڵام تایەکە ئەگەر پێویست بکە هەفتەی داهاتوو بووی گۆڕی لەوانەیە پێویست نەکات لەم هەفتەیە بیگۆڕی بەڵام تۆ ناتوانانی کۆمەڵێک پێداویستی و حاجەی ساتی و ئانی و خێرا هەیە تۆ دەستبەرداری بیبەوەی کە کەسێکت خۆت یا یەکێک لە خانەوادەکەتان نەخۆشە بۆیە ئەتوانی بۆ خۆت دانیشی لەم وردەکاریانە کە بینوسیتەوە بە ئاسانی بۆ دەرەکەوێت کە گرفتەکە لەکوێیەوە چۆن ئەتوانی کۆنتترۆڵیان بابەتانە بکەیت
پێم وایە وەڵامی زۆرێکم دا دەست خۆش بێ زۆر باش بوو هەندێک پرسیار و هەندێک با بڵێن وەکو پێشنیار و شت هاتووە لە چاتەکە ئەمن هەندێکیان دەخوێنمەوە هەندێکی ڕەنگە پێویستی بە وەڵام نەبێ بەڵام مەسەلەن کاک گۆران دەڵێ ئەگەر ناوی سەرچاوە هەبێ سەرچاوە بە زمانی کوردی عەرەبی ئینگلیزی هەبێ بۆمان دابنێن باش دەبێ مەسەلەن مامۆستا سەردار پشتگیری قسەکان دەکا بە تایبەتی لەو ڕۆڵەی کە ئێمە بە براندی جل و بەرگە براندی خواردنە براندی تەنانەت گۆرەویە تکرەمون پێڵاوە هەر شتێکە کە وەکو گوترەوە فێڵێکی گەورەیە و بەڕاستی دەکرێت زۆر سوود لەو خەرجیە زیادە وەربگیرێ بۆ خەرجی پێویستی تر مامۆستا سەنار دەڵێ بۆ خێزانێک کە داهاتەکەی 700,000 بێ چۆن خەرجیەکە دابەش بکەین ئەوە ڕەنگە پرسیارەکە وەکو خۆتوەتی لەسەر پێویستیەکانی ئەو خێزانە بوەستێ یان لەسەر سروشت و زۆری کارکردنەکان بوەستێ بەڵام ئەو پرسیارەی کردو ئەگەر کەسێک مانگانە 700,000 هەبێ چۆن تەنزیمی بکە مامۆستا ئەسما دەڵێ ئەمن منداڵەکانی خۆم وا فێر کردووە کە هەرگیز چاودێکەری لە خەڵک نەکەن و علاقیان بە خەڵک نەبێ هەریەکە جیاوازی خۆی هەیە و دەژڵێ ئەو استراتیژیە بەکارمێنە تا ئێستا سوودی هەبووە چکە هەریەکە گوتیتمان بە پێی جیرفانی خۆمان خەرجی دەکەین علاقەمان بە کەس نییە شەیما دەڵێ چۆن بتوانین منداڵێک تێبگەینین لە تەمەنێکی بچووک ئەوەی مامۆستای سویس باسی کرد مەسەلەن 8 ساڵە 10 ساڵە کە لەو کاتە داواکاری زۆرە و تێگەیشتنی تا ڕادەیەکەمە ئەوە بزانم وەڵامت دایەوە کە گوتت دەبێ هەریەکە بە پێی زمانی خۆی قسەی لەگەڵ بکەی بەڵام ئەگەر دوایی قسەی تر لەسەری بکەی زۆر باشە دارینیش نەفسی پرسیارە تقریبان ئەگەر منداڵێکی هەتا گەیشتە 18 ساڵیش مەسەلەن باڵغیش بوو بەڵام هەر خەرجی ڕۆژانەی زۆرە چی بکەین لەگەڵی بۆ ئەوەی واز لەوانە بێنێ سوهەیلەش دەڵێ هەندێک شتی زیادە دروست بووە کە ڕەنگە لە خێزانەکان بۆتە مەسرفێکی زیادە کارتی مۆبایلە کارتی ئینتەرنێتە کارتی تەلەڤیزیۆنەکانە زۆر شتە ئەو وا دەڵێ بۆتە با بڵێن شتێکی ڕۆژانە وبرەگە پرسیارەکان زۆر بوو زۆر باش ئەگەر تعلیقی لەسەرەوانە هەبێ زۆر باش ئەگەر تاکاکیش نەبێت چێشە نیە بەڵام ئەگەر بتوانێت زۆر باش بەسەرچەوە دەستان خۆش بێ دووبارە سوپاس بۆ ئەو پرسیارانە بەشێکی پێویستی بە وەڵام هەیە بەشێکیشی لە بابەتی ئەوەی کە لینک یا سەرچاوە بە سەرچاو من هەوڵەدەم ئینشاڵە دوایەوەی کە دکتۆر لینکەکەی لە یوتیوب دانا هەوڵەدەم لە کۆمنتی یوتیوبەکە بەڕاستی دیاری لە دیسکرپشن بە سەرچاو هەوڵەدەم ئینشاڵە لە دەرفەتێک ئەگەر من بیرشم چوو ئینشاڵە دکتۆری خاتەوە خەیاڵم بۆی داینە بۆ بەڕێزانە بە سەرچاو ئەمە یەکیان دوو سەبارەت بە تەمەنەکان ئەوە بە جۆرێک لە جۆرەکان هەوڵم دا وەڵامی بەمەوە بەڵام لە ڕاستیا باسی تەمەن بە تەنها قسە لەسەر مناڵێک نییە لە خانەوادا ئێمە بێ خۆمان بۆ خۆمان جاری وا هەیە من زۆرم بەلاوە سەیرە بۆ نمونە باوکێک دایکێک ئەبینم بە چی ماندووبوونێک ئەم پارەیە پێیاکات بە چی هەوڵ و ماندووبوونێک چەند جاری وا هەیە لەسەر ئەحساساتی خۆی لەسەر توانای خۆی لە ڕووی جەستەیەوە لە ڕووی دەرونیەوە زۆر جارێ کارەکاتەوەی کە تەکلیفەکات ئەلاڵێتەوە لەسەر شوێنێک لە جێگایەک تاوەکو دەرفەتێک و دەرگا و دەرەچە و دەرگایەکی کاری بۆ دۆزیاوەوە کە داهاتێکی بۆ پیا بێ هەموو ئەمانە ئەبینم بەڵام لە تەنیشتی شای بینم کە چەندە خراپ مامەڵە لەگەڵ ئەم پاراکە کە چەندە چۆن بەهادەریەدا کە لە چی شتێکی بێسوود و بێ ئەهەمیێت و خراپە مامەڵە لەگەڵ ئەم پاراکات یان مناڵە بینم زۆر جارێ بەڕاستی ئەبینم بەداخەوە ینی ئەو جیلێکە ئێستا هاتووە کە لە خواردنەوە لە جگەرە کێشانە گیلە کۆمەڵێک لەمانە کەمانە لە نێو چوارچەوەی کە پێوتری ئازادی تاک لەوانەیە هەندێکی ئێستا بڵێ خراپە قسەی لەسەر بکرێ بەڵام من ئەبینم ئەمە خۆی سەرچاوی داهاتی نییە ئەبینم باوکی بە چی حاڵێک دایکی بە چی حاڵێ پێیەکە بەڵام نازانم ئایا باوکی یان خێزانی یان خانەوادە یان کەسێک لە خانەوادەکەی پرسیاری لێ ناکەمە بە چی پیا کراوە تەنانەت تەنها لەوانەیە ئێمە دانیشین پێکەوە دانیشتین ئەم حیوارە دروست بکەین بڕواتە بێت دنیاە گرفتی تەندروستی کۆمەڵایەتی کێشە و معاناتی تر لە یەکتری دوورە خینەوە تەنانەت تەنها بە دروستکردن و کردنەوەی ئەم دەرگای گفتوگۆیە ئێمە ئەتوانی زۆر شت بکەین لە خێنەوە خانەوە ئێوە قسەکردن و گفتوگۆ و حیواری ماڵ بەکەم مەزانن من هەمیشاڵێم لەو کاتەوەی کە سفرە خوانەکانمان
لە دوای بەربانگی ئێوارە و لە دوای خواردنی نیوەڕۆ و کاتەکان کە ئەم پرۆسەیە تێک چوو وردە وردە ئێمەم حیوارانە کەم بوویەوە لە ماڵەکانمانە لەناو خانەوادەکانمانە لەنێو خێزانەکانمانە لە کاتێکە ئەبوو ئێستا باشتر بووینایە چاکتر بووینایە بەڵامە بینین هەموو ئەمانە گرفتی بۆ دروستکردن بۆیە بابین دانیشین پێکەوەم گفتوگانە دروست بکەینەوە و ئاستی خۆمان جارێ تێبگەینەوەی کە ئێمە بە چی حاڵێک بە چی گوزەرانێک بە چی بارودۆخێکە ئەم پارەیە پێیاکەین ئەو کاتێش بە ئاسانتر دەتوانین مناڵەکانمان تێبگێنین نەک بە تووڕەبوون نەک بە هاوارکردن نەک بە دەنگبەرزکردنەوە بەشیکردنەوەی ئەم شتە سادانە ڕۆژ بە ڕۆژ سات بە سات وردە وردە مناڵێک پەروەردەکەی کە پێش ئەو پارەی کە تۆ داوتە پێی ناترسی بەیانی پێت بڵێ پارەم پێ نەما 10,000ەکەم تەواو بوو 20,000ەکە لە گیرفانمان نەما 100,000ەکە نەما ئەو خۆی دێ ئەڵێ ئەزانم من پارەیە چۆن پیاکراوە بۆیە ئەزانێت چۆنیش خەرجیەکات بۆیە دانیشین پێکەوە گفتوگۆ بکەین بە دڵنیایەوە باشتر و چاکتر لێ تێگەین سوهەیلە خان ئەڵێ بڵێ بەڕاستە ئێمە بابەتی ئەلکترۆنیەتەکان کارتی مۆبایل لە کاتی ئینتەرنێتە بەڵام بەڕاستی ئێمەش دەتوانین حتا تەنانەت ئەمانەش کۆنترۆل بکەین ئێمە لە یەک کاتە لە ماڵەکانمانە لە جاتی مۆبایلێکە هەرێکێک لە ئێمە جاری وایە 2 سیم کارت 3 سیم کارتمان پێەیە لە ماڵێکە لە جاتی تەلەڤیزیۆنێک 2 تەلەڤیزیۆن 3 تەلەڤیزیۆن ئیشەکە لە ماڵێکە لە جاتی کۆمپیوتەرێکە 2 کۆمپیوتەر 3 کۆمپیوتەری ئیشەکە ئێمە خۆمان هاتوین بەشێک لەم زیادانەمان دروست کردو کە ئەتوانین پێکەوە ئێستا زۆرێک ئەنتەرنێتی هەیە لە مۆبایلەکەی دەستیان لە ماڵیشەوە ئەنتەرنێتی هەیە چی حاجەکە ئێمە لە هەمان کاتە لە هەمان ساتە مۆبایلەکانمان سیم کارتەکانمان کارتی مۆبایلیشی لەسەر بێ و لە هەمان کاتە ئەنتەرنێتەکەشی بەکار بێنین ئێمە ئێستا ئەتوانین بەدیلی تر هەیە توانین پێکەوە دانیشین گفتوگۆ بکەین بۆی بتوانین پەیوەندیەکانی ڕۆژانەشمان بەردەوام بێ و خەرجەکانیشمان کەم بکەینەوە یەکێکمان بۆ منە مۆبایلەکەمان بەکارین کەسێکەکەیبان بە ئەنتەرنێتەکە بۆیە هەر یەکێک لە ئێمە ئەتوانین ئەسماخان ئەڵێ شتێکی زۆر جوان ئەسماخان ئەگەر ئێمە ئیش هەرێکێک لای خۆمان و ئیش لەسەرەوە بکەین کە مناڵەکانمان وا پەروەردە بکەین ئەمە بە بەردەوامی پێویستە ئیشی لەسەر بکەین کە مناڵەکەی من ئەگەر لە بەرەوە دراوسەکەم جۆرێک لە پاسکیلی هەیە جۆرێک لە ئایپادی هەیە ئایفۆنی هەیە مۆبایلی چی هەیە لەگەڵەوەشە بەداخەوە من هەندێک حاڵەتە بینم لە جۆری گەڕەکەکانە ینی من ئەگەر لە گەڕەکێکی شعبیام ئەزانم بارودۆخی ئەم گەڕەکەی من چییە ئێمە زۆر جارێک بە هەندێک حرکات و تەسەڕوفاتمان لەوانەیە ڕاستە ئەڵێن خێزان و خانەوادەی ئێسا نایەنە دەرەوە شەڕ بۆ یەکتری دروست بکەن و یا مناڵێن لە یەکتری بدا بەڵام ئێمە هاتوین بە کردارەکانمان ڕۆژانە ئازاری یەکتریە دەین من ئەگەر لە گەڕێکێکی شعبیام بە جلوبەرگی مناڵەکەم ئەکری ئازاری دراوسەکەی خۆم بدەم بە جۆرێک لە پاسکیل و یاری مناڵان ئەکری ئازاری دراوسەکەی خۆم بدەم هەرەوە نییە من مناڵەکەم فێر کردووە بەردێکم نەداوە بەدەستیەوە بجا بەردێک بە لە دراوسەکەی کە مناڵەکەی کەم بە ئەکرێ بەو ئایپادی کە ئەیدەم بە دەستەکەیەوە چووکە لە ئاستی توانای گەڕەکەکەی من نییە لە ئاست و پێگەی مناڵی دراوسەکانی من نییە ئازاری دراوسەکەی خۆمە دەم و گەڕەکەکەی خۆمە خەمە حاڵێکەوە کە ئەوان نتوانن ئەم بارودۆخەی کە وەکو خۆی پێویستەکە ئەوانیش بتوانن لەو ئاستا بن یان مامەڵەیەکی تەندروست بکەن لەگەڵەوە بابەتە هەوڵمدا زۆرێک لە پرسیارەکان وڵام دابێتەوە ئینشاءالله توانی بێتم کە قسانم کرد بێ بە کەڵکیەوە هات بێ سوپاس دەستت خۆش بێت دوو کەس دەستیان بەرز کردێتەوە ئەوانیش وەربگرین گۆران ئەگەر نەفسی پرسیارە ئەگەر نافەرمۆ قسەی خۆت بکە کاک گۆرە مایکەکەت بکەوە کاک گۆرە فەرمۆ ئەم کاتتان باش زۆر سپاس بۆ ستافی مێگاماین پلاس بە تایبەتی دکتۆری ئیمداد و سپاس بێپانیش بۆ کاک بیلال بۆی بینارە زۆر جوانەکەیت دەستخۆشیم هەیە بۆ هەردووتان وڵا کاک من حەزم کرد ئەزمموی خۆم لەگەڵ ئێواشێکم و دواتریش کۆمیتی بەڕێزتان لەسەر ئەزمموی کە هەمە من ئەگەر بە کورتی بێچکە بە ڕێزانی تر بۆ پرسیار دەستیان بەرز کردێتەوە یەک دوو پرسیاری ترشمان بۆ هاتووە مامۆستا فەرموو مامۆستا سەنار ئەوە لە چات نووسیتی دەرێ پرسیارەکەی من وەڵام نەدراوە ئەوەی خێزانێک ئەگەر داهاتەکەی 700,000 بێت چۆن خەرجێکی ڕێک بخە کاک گۆران بفەرموو کاک گۆران فەرموو لا ئێمە دەنگ نما کاک گۆرە کاک گۆران دێتەوە دەچینە لای بەڕێزێکی تر کاک ڕێباز نورەدین کاک ڕێباز السلام عليكم. عليكم السلام.
لێکە سەلام کاک بلال دەستان خۆش بێت دەستی جەماعەتش خۆش بێ بۆ ڕێخستنی وبینارەکە ڕاستی من پرسیارێکم نییە بەس یەک تۆزێک ئەگەر قسە بکەم هەر کاتان لێ ناگرم بەڕاستی کاک بلال دیارە دەمێکە ماندووە لە مەسلەی ئابووری خێزان و داهات و ڕێخستنەوەی خەرجی ئەو شتانە ڕاستی شتێکی زۆر زۆر باشەکە ڕۆشنبێرێکی زۆر باشە کە بڵاوەکرێتەوە دیارە بۆ کۆمەڵگەی ئێمە لەوانەیە تا ڕادێ شتێکی نوێ بێت بەڵام کۆمەڵگەکانی تر بەڕاستی ئەگەرەوانەی کەوا لە دەرەوە ژیابن یاوەکو احتکاکیان لەگەڵانە کرد بێت شتەکە نوێ نییە بەڕاستی چونکە ئەو قەیرانی کەوا ئێستا ئێمە بەرەوکمانی گرتووە ئیتر دروستکراوە بێ دروستکراو نەبێت ئێمە تازە وا خۆمان ئەمانە بپەرژینە سەر خەرجیەکانمانە دواتر داهاتەکان یعنی ئێستا بێ خارجی لە پێش بێ وەک دواتر فکر لە داهاتەکە بکەن چکەم کاک بلالیش کە باسی کرد کۆنتترۆلکردن خەرجیەکە قورسترە وەک لە داهاتەکە ئەو پارەی دێتە دەستەوە نابێ فکرکردن یەکسەر لە خەرجیەکە بکەیتەوە ئەبێ بزانی چۆن خەرجیەکەی بۆ کوێ ئەڕوە طبعا زۆربەی پرسیارەکانیش ئەلێرە من وەک با بڵین لە سەرەتاوە هەر گوێی لێ ئەگرم زۆربەی ئەوەیە خەرجی مناڵەکانمان چۆن کۆنتترۆل بکەین بەڕاستی ئێمە ئەبێ وەکو دایکان و باوکان فکر بکەین و خەرجی خۆمان چۆن کۆنتترۆل بکەین ئێمە خۆمان لە دەست دەرچوینە وەکو دایکان و باوکان بەڕاستی سە من هەموو خۆمەکو ئەکادمیستێک و ماوەسایەکی زانکۆی جاروای هەندێک خەرجی ئەەکەی لە دەست دەرەچێت ئەبێ یعنی ئێمە با بڵین لە اقتصادا ئەومان هەیە بردۆزی خەرجکردنی عاقلانەمان هەیە پێڵەن ڕێشناڵ پرسنمان هەیە کەسێکی عاقلانی ئەو کەسێکەوە پارە خەرجەکە بێ زۆر بە عاقلانە خەرجی بکە دواتر لە 2017 کە با بڵین بردۆزی تر هاتە پێشوتیان نەخێر کڕیا کەسێکی عاقل نییە کەسێکی عاطفیە خۆ باس کرا بە بڵین جەماعەت ئەکەوێتە ژێر کاریگەری زۆر شتەوە بۆ نمونە ڕیکلامە بۆ نمونە برادەرە کە جەماعەت باسی کرد نامەوێت لەسەری بڕۆ کەواتە ئێمە شتەکانمان زیاتر عاطفین وەک لەوەی کەوا پێویستمان پێی بێت ئێمە ئاچن خۆمان بۆ خۆمان پێداویستی دروست ئەکەین بەڕاستی ئەو بۆ خۆی لە خۆیدا مشکلەیەکە ئێمە ئاگداری ئەوە بین خارجی بۆ خۆمان پێویست یعنی دروست نەکەین ئەو خەرجێکەوە پێویست نیە مەیکەی تر بۆ کەوتە ژێر کاریگەر کەواتە من لێرەی بێست یەک پێشنارێکم یعنی ئەبوایە بەڕاستی ئەموو بینارە نزیکەی 200 کەسێک بلای کەمەوە هەر لێرە بووایە ئەوە ئەبینی یعنی بەڵێ خەڵکێکی هاتووە زۆر باشە شتێکی زۆر چاکە با بڵێ سەرەتایەکی زۆر باشە بەس ئەبوایە قەرباڵغتر بووایە کاگولا ئەگەر لە فکر بێ من پار 25 ئەڵقام پێشکەش کردەر ئابووری خێزان بەڕاستی یعنی بەداخەوە هەر بینەرێکی ئەوتۆ نەبوو من مەسەلەن بۆ بینەر نەبوو بەس ئەوە بوو کەوا خەڵکێکی باش یعنی گوێ لێ بگرێ خەرجەکانی بۆ ئەڕوا داهاتەکەی چۆن پەیدا ئەکات پێم باشە دایکان و باوکان بە تایبەتی ئەوانی کەوا تازە ژنە هێنن یاوە لای ئێمە دەنگ نەما مامۆستا ڕێبازیان دەنگ نەما ببوورە نازام کێشەکە چیە بەڵام دەنجی نەما یەک پرسیاری تر لە فەیسبوک هاتووە مامۆستا ئەوش وەردەگرین ئەگەر مامۆستا ڕێباز دوای هاتەوە سەرخەت وەری دەگرینەوە دەڵێ خێزان هەیە داهاتی مانگانەی تەنها 1 ملیۆنە ئایا گونجاوە بەشی زۆری بخرێتە ناو قورعەی مانگانە ئەوەی کە وەک مەشروعی پێی دەڵێن تا چەند ئەمە کار دەکاتە سەر دروستبوونی کێشە لە نێوان خێزانەکان دوو کەستە دەستان بەرز کردێتەوە بەڵام ئەو پرسیارەی مامۆستا سەناریش کە گوتی ئەگەر خێزانێک داهاتیە بوو لەگەڵ ئەوەی تعلیقێک لەسەر قسەکانی مامۆستا ڕێبازش دوایی بەڕێزەکانی تر وەردەگرین فەرموو مامۆستا باش دەست خۆش دووبارە مامۆستا ڕێباز شتی جوانی باس کرد بەڕاستی نامەوێت ینی کەم بەڵام ئەو بابەتی بەشداریکردن و چۆنێتی ڕاهێنانەکانەوانی تر هەرێکێک لە کاکەوە بەداخەوە ئێمە لەوانەیە ئەو لەوێتی ژیانی خۆمان بە جۆرێک لە جۆرەکان تێک چووە چکە چتە ڕاهێنانێکە چتە کۆرسێکە چتە وەرکشۆپێکە چتە کۆڕێک وەکو جاران جۆرەکانی گۆڕاوە مجتەمەع ئێمە کەمێک بەداخەوە لە ژێر کۆمەڵێک هەژمونی ترا و کۆمەڵێک ژینگەیەکی ترا زۆر جاری خۆشی نازانێت لە ڕاستیا چی پێویستە و ئەبێ جاری وایە ئێمە بە زۆر جاری وایە دەستی بگرین پێی بڵێن ئێمە خۆشمانەوێ ئەمانەوێ بەشداری فلانش بکەین جاری وایە ئەو دەورە ببینین بۆ هیوای کە ئەم هەوڵانە دڵسۆزیەی دڵنیام تیا بینرێت و تیا خوێنرێتەوە قسەکانی مامۆستا ڕێباز هەمویان تەیید دەکەم و تاکیدی لێ یەکەمەوە کە ئێستا ئێمە بێ بیر لەوە بکەینەوە کەسانی عاتفی نەبین بە تایبەتی لە کڕینە دوو بەڕێزێکیان لەو خاتونانە بوو پرسیارەوەی کردبوو کە 700,000 ئەگەر موچەکەت بوێکی کشان باسیەوەی کردبوو بەڵێ مامۆستا سەنار و بەڕێزێکی تریشەڵەیە گەر ملیۆنێک
داهات بێ و بیخیتە قورعەوە یاش لە ڕاستیا باسم کرد پێشووتر بۆیە حەزم نەکرێ و کاتێژ وام زانی جوابەکەی وەکو خۆی داوەتەوە بابەتی سەرچاوەکانی داهاتی ئێمە هەرێکێک لە بۆ ئێمە جیاوازە لەوانەیە بۆ خاتونێکی بەڕێز ئەو 600,000 ئیکتیفا بێ و باش بێ و چاک بێ و بتوانێت خانەوادە و خێزانی خۆی تا ئێستا بەڕێوە بردبێ بەڵام ئایا لەم 600,000 بە حەقی خۆی سوودی لەم پارەیە وەرگرتووە ئەبێ خۆی بۆ خۆی دانیشێ پرسیار لە خۆی بکات کە بتوانێت بەم 600,000 ئەتوانرێت چی بکرێ و باشتر بکرێ تەنها بە وەڵامێکی سادە بۆ خۆتەگەردا بنیشی ئەگەر 600 نەبێ و 600 بێ چی ئەگۆڕێ لە حیاتی تووە ئەگەر 600 نەبێ و 500 بێ ئایا ژیانی تۆ چی لێیە تۆ خۆت دانیشی تەنها ئەم دووسێ پرسیارە بۆ خۆت ڕۆژانە وەڵام بیتەوە و دانیشی جۆری ئەم خەرجانەی خۆت بنووسی بە دڵنیایەوە کۆمەڵێک دەرەچۆ کۆمەڵێک دەرگات بۆ وەکرێتەوە هیوا هەیە ئەگەر کوردەواری واتەنی ئەڵێ نەفس بیگرە مشتێکە ئەگەر بەری دەدە شتێکە شتێکی وابزانم پەندە شتێکی وایە هەیە پارە ئەوەی کە لە بەردەستی ئێمایە ئێستا هەیە بیدە بەدەستی ئەوڵوانێ بڵێەوە 2 میلیۆنە هەڵێوڵا بەشم نەکردەوە تا کۆتمان کۆتایی هاتووە خی چیش بەشی نەکردوان هەشە بیدە بەدەستیەوە 500,000 بەرێ هەستی پێ ناکەی کە ئەو نەقسی هەبووە لە چۆنەتی مامەڵەکردنی ڕۆژانەی خۆیان لە بەڕێوەبردننی حیاتی خۆشی ئەو ژیانێکی خۆشی هەیە و زۆر باشە ڕابڕێەوە من خانەوادە و خێزانە ناسم لە نزیکی خۆ من لە کاتێکا کە قەیرانی دارایی هەبووە تەنها یەک کەس هەبووە سەرۆکی عایلەکە هەبووە کە موچەخۆری حکوومەت بووە و سەرچاوی موچەی ئەو خێزانە سەرچاوی داهاتی و خێزانم کەسە بووە موچەکەی 1 میلیۆن بووە کاتێک کە قەیرانی دارایەکە دروست بووە موچە هاتە دەوری نزیکەی 350-400,000 پێم وایە وەرەگرت بە چەند مناڵێکەوە کە مناڵەکانی تایە بۆ لە زانکۆ بووە و مناڵی تریتیا هەبووە لە ئاستێکی خوێندنی جیاوازتر بووە ژیانی کردووە وتومە پێ وتومە قەرزار نابی بەم پارەی کە لە بەردەستایە و تێتی قەرزار نابم بەڵام بڵێ ژیانێکی خۆشیشم هەبێ ژیانێکی خۆشم نییە بەڵام هەر ئەوەی کە مناڵەکانم لێم تێگەن هەر ئەوەی کە خواردنی ڕۆژانەی خۆم پێدابینەکەم پێداویستی و حاجەکانی خۆمان ڕۆژانە هەمانە پێی گرفتمان بۆ دروست نەبووە بە ئاسانی توانی ومانە کۆنتترۆلی بارودۆخێکی ساتی و ئانی بکەین لە قەیرانێکە کە دروست بووە بەڵام ئەگەر ملیۆنێک بێ بە دڵنیایەوە پارەم بۆ ئەمێنێتەوە ئەتوانم کۆرسی زیاتر بۆ مناڵەکانم پێیا بکەم ئەتوانم جلێکی باشتر و چاکتریشیان هەبێ بەڵام ئێساش بێجل نەبوون ئێستا ژوای نەکردووە کە مناڵەکانم فێری زانیاری و زانینی و ئاستی باشتری خۆیان نەبن بۆیە هەر یەکێک لە ئێمە ئەو خۆمانی نەتوانین بڕیار بدەین بڕواتان هەبێ ئەگەر سەرچاوی داهاتت 100,000 دینار بێ ئەگەر سەرچاوی داهاتت 1 میلیۆن دیناریش بێ تۆ ئەگەر بڕیارێکت هەبێ لای خۆتەوە کۆنتترۆلی خەرجیەکانی خۆت بکەی ئەتوانی شتی باشی پێ بکەی من ناڵێم کەسێک کە سەرچاوی داهاتی ملیۆنێکە ئەتوانێت لە مانگێکە 10 جار گۆشت بخوا لەگەڵ کەسێکە کە 100,000 ئەتوانێت ڕۆژ بکە من باسی ئەوەکەم کە چۆن بتوانین کۆنتترۆلی ئەو داهاتە بکەین کە لە بەردەستی خۆمانایە بۆیە بۆ ئەو خاتونە بۆ هەر بە ڕێزێکی تر تۆ خۆتی ئەتوانی بڕیار بدەیت کە چۆن مامەڵە لەگەڵ ئەو بڕەپارا بکەی کە لە بەردەستایە بۆ ئەوەی کە چەندێکی بخەینە مەشروع و یان پرۆژەکانی تر بە هەمان شێوە تۆیە کە ئەگەر بزانی بەم مەشروعە کێشەیەکی تری گەورەتر لە خێزانەکەی خۆتا دروستەکەی ناتوانی خواردنێکی تەندروست بخۆی ناتوانی مناڵەکەت لە جیاتیەوەی کە هەموو مانگێک هەموو ساڵێکە چەند جارێک جلوبەرگی بۆ بگۆ ڕیوای لەکەی بەم مەشروعی کە دەست داوەتێ بە نێوی ئەوەی کە ئەتەوێت ئیشێکی گەورە بکەی سیارەیەکی جوانتر و گەورەتر بکڕی لێرەوە دڵی ئەوت خست بێتە بارودۆخێکەوە و تەندروستی تێکدابێ و بار و دەریونی تێکدابێ و کاریگەری لەسەر نەفسیەتی ئەو دروست کردبێ بە پێچەوانەوە چی پێویست بکە بۆ مەشروعێکە کە تۆ تەنها لە ڕووکەشە سیارەیەک بۆ دەرەوە گۆڕی کە لەسەر جادار زۆرینەی خەڵک سوودی لێ ببینێ و لێ بیبینێ وەکۆی کە خۆتی سوودی لێبینی ڕاستە بەڵام خێزان و خانەوادەیەکرد لە سترێس و بێتاقەتی و دوودڵی و شەڕ و مەشاکیلە دروست کردبێ بە نێوەی کە تۆ مەشروعێک تێوەتەوێت سیارەکەت بگۆڕی ئەتەوێت خانووەکەت بکەیتە دوو قات ئەتەوێت معنی دنیایەک لەو شتانی تر کە ئەکرێت بۆیە گەسەی بکەنێت سایمە سیاری جوانمان زۆرە خانومان هەیە 3 تەبەق و 4 تەبەقە لە نێو کۆڵانەکانە بەڵام هەر سەیرێکی گەڕەکەکەی خۆت بکەیسە سەرێک دەربێنە ئەبینی چەند لەو خانوانەی 3 نهۆمە و 4 نهۆمە لە تابقی دوو بەرەوسەرەوەی کە هەمووی ڕووناکیتیانە کەوایە با بین ئێمە بەم پاری کە لە بەردەستمانە هەیە بزانین کە چۆن مامەڵە لەگەڵم پارانەکەین چۆن خەرجیاتی خۆمان کۆنتترۆلەکەین بۆی بتوانین باشتر و چاکتر
کۆنتترۆلی داهاتی خۆمان بکەین وابزانم وەڵامی هەموویم داوەتەوە مامۆستا گەر شتێک ما بوو من بیرم چوو بێ لای خۆم نەنووسی بێ دەست خۆش بێ زۆر باشە دوو کەستر دەستیان بەرز کردێتەوە گەر ئەوانش وەرگین خەڵات ئەی محەممەد خەڵات دایش هەژار بەڵێ فەرموو بەڵێ سەرەتا سلااوتان لێبی دەستان خۆشوی بەڕاستی دەست لۆ بابەتی هەنووکەی دەبن ئەگەر پرسیارێکم لە مامۆستا بیلال ئەگەر هاتوو ژنی و پیا و هەردووک داهاتی مانگانیان هەبی بێکەوە بەڵام پێی باشە خەرجیەکە لەلایەن جیهان بکرێ باش ینی مەقسەدمەوەیە پارەکە لە لای جیهانبی باشترە باشتر خەرجی دەکرێتن و داهاتەکەش زیاتر دەبی یعنی ژن و پیاوەکە جیهانیان پارەکەیان لابی باشترە لەگە ڕێزم دەست خۆش زۆر سپاس کاک هەژار سپاسان دەکەین لە بۆ ئەو وێبنەرێکە ڕێکتان خستووە سوالەکە من لەو مامۆستا بیلالی ئەگەر هاتوو لە خێزانێک پیاوەکە و ژنەکە هەردووچان داهاتیان هەبوو پاش ئەوەی کە داهاتەکەیان هەبوو توانیان خەرجەکانی خۆیان پێ بکەن لەو داهاتەی تۆزێکیان ماوە ئایا ئەو پارەیە کە دەمێنێتەوە بڵین لەو زروفەی ئێستا باشترین شت چییە کە تو بێ ئەو داهاتە بتوانی ئیشێکی پێ بکەی لەوەی پارەکە زیاتر بیت مەقسەدم ئەوەی ئایا دەتوانی لە بانک ئەوەی بکەی یان لە عقارات یان لە چی دەتوانیت تۆ لەو زروفەی کە لە وڵاتێکی ئێستا وەکو ئێستا دەژی پاش ئەوەی کە داهاتەکەت بوو خەرجەکەت هەمووی ئەوە کرد ئەو پارەی کە دەمێت وەکو بڵین زیادە چۆن دەتوانی ئیسفادە لێ بکەیت چۆن دەتوانی زیاتری بکەیت زۆر باشە دەست خۆش بێ وڵای بزانم تەواو بوو ئەوە پرسیارەکان ئەگەر ئەو دووە وەڵام دەینەوە دوای ئەمن شتێکی بچووکم هەبوو دەڵێ دەست خۆش خەڵاتخان زۆر سپاس کاگەجارگیان خەڵاتخان پرسیارێکی کرد کە لە هەندێک جار لە خێزانەکانی ئێمە دوو سەرچاوی داهات هەیە ینی پیاوەکە بۆ نمونە وارووا خێزانی لە ماڵەوە بۆ نمونە هەردووکیان سەرچاوی داهاتیانە پرسیارێک کە زۆر زۆر جار دووبارە بێتەوە کە ئایا سەرچاوەکانی داهات لەبەرەوەی کە لە دوو لاوە دێت و هەروەها چۆنێتی خەرجکردنەکەش ئایا مەرجە لە هەردوو لاوە خەرج بکرێن ئێمە بابەتی هاوسەرگیری و خانەوادە و خێزان زۆر لەوە گەورەترە و هەرەمەکە جوانترە و باشترە بێ سیر بکەین تەنها لە ڕووکارێکا کۆی بکەینەوە کە بزانین تەنها لە چۆنێتی مامەڵەکردنی سەرچاوەکانی داهات یا لە چۆنێتی خەرجکردنیە لە ڕاستیە لە خانەوادەوەک و لە خێزانێکەوە بۆ خێزانێکی کە ئەگۆڕێ ئەگەر سیر بکەین زۆر جارێ ڕۆدات دوو سەرچاوی داهات هەیە هەردوو سەرچاوەکە پیاوەکەش و ئافرەتەکەش دێنێتی بۆ نمونە لە دەستی ئافرەتەکەی دانێ و لە بەردەستی ئەوایە و ئەو زۆر جارێ پلان و بەرنمەیەکی باشدا ڕێژێ بۆی بتوانرێ کۆنتترۆلی خەرجەکان بکرێت جاری وایە بە پێچەوانەوە هەردووکیان پارەکانیان دێنە لای پیاوەکەەوە پیاوەکە بڕیارەدا لە خەرجیەکان بەڵام من پێم وایە بابەتی لەبەرەوە ئەگەر حاڵەتێکی وا زۆر جارێکە ڕوەدات پیا و ئافرەت پێکەوە هەردووکیان سەرچاوی داهاتیان هەیە ئەبێ ئێمە بزانین ئەم سەرچاوی داهاتە بکەینە خاڵێکی گرنگ و خاڵێکی جەوهری بۆ بژانەوەیەکی تری گەورەتر نەک لە خەمی ئەوەمان بێ کە چۆن پارەکە لایکێ بێ بۆ چۆن خەرج بکرێت بەڵکو بتوانین بەم پارە کە لەوانەیە لە ئاستی خێزانێکی تر کە تاک سەرچاوی داهاتە و لای یەکەسەوە دێ بتوانین لێرەوە بژانەوەیکی تر ڕوو لە خێزانەکە بکەین و ئیستثمار بەم پارەیە بکەین وەکوی کە سەدێمە سەر وەڵامەکەی کاکەژار بۆیە ئەکرێ لە نێو خانەوادە و خێزانە جۆرێک لە ڕێکەوتن هەبێ وەکوتم ئەگەرم گفتوگویانی کە لە سەرتاوە باسمان کرد ئەگەر لە نێو خانەوادە و لە نێو خێزانە دروست بوو ئێمە بە ئاسانی ئەتوانین بزانین کاممان ئەتوانین باشتر و چاکتر من ئەکرێت کەسێک بم بتوانم پاری باش کۆ بکەمەوە بەڵام خراپ مامەڵە بکەم لەگەڵم پارەی خۆم ئاگەراگام لێ نەبێ نەک لەبەرەوەی کە نێتم هەیە خراپ مامەڵی لەگەڵا بکەم لەبەرەوە جاری وهەیە لە ئێهمالیە لەبەرەوە جاری وهەیە لە تێنەگەشتنمان لە جبەرەوە جاری وهەیە بەبێ حسێبکردن بۆ بڕەپاری کە لە گیرفانمایە دەستی بۆ ئەبم لێرە خەرجەکەم و لەولا خەرجەکەم و لەم زیادە خەرجیانە زۆر جارێک لەوانەیە بینیوتان ئەو عەرەبانانەی کە لە سەرجادەکانن بۆ نمونە ئەشیای هەڕاجیە فرۆشن لەوانەیە سایوانێکتان بڵێن بۆچ زەرە لەوان بدەین لە ڕاستیان من نامەوێت زەرە لەوان بدەم لەو مارکێتانەی تەنانەت لە نێو گەڕەکەکانمانن ڕاستە لە ڕووی ئاسانکاری و لەوانەیە ئاسانکاریە کرابێ بۆ من بەڵام ئەزانی چەندە زەرر لە دوکانە بچووکەکانی نێو کۆڵانەکانمان و گەڕەکانمان درا لە ڕێوەی کە چەند مارکێتێک لە تەنیشمان ناکرێتەوە بە نێوەیە کە ئاسانکاری بۆ منەکرێت لە ڕێەوەی کە منە چمە نێو
مارکێتێکەوە لە جیاتی یەک میوە ببینم 10 جۆر میوە بینم ئەکەومە ژێر کاریگەری و ئەگەر پێشوەخت پلان و بەرنامە ڕێژەکەی پێشوەختەوە وتم ئەگەر لیست و چەکلیستێکم دروست نەکرد بێ بۆی کە بزانمە ڕۆمە دەرەوە چی ئەکرم و ئەگەر نۆتیوانم نەکرد بێ ئەو گرفتانم بۆ دروستە بێتەوە بۆیە گرنگ نییە پارە لای کامیان کۆکرێتەوە بەڵکو گرنگ ئەوەیە کە چۆن بتوانین ئەم پارە کۆکراوی کە لە بەردەستمانەیە میکانزمێکی باشی بۆ دابنین کە چۆن خەرجیەکەین بە پێچەوانم پێم وایە بابەتی خەرجی زۆر باشترە و چاکترە گفتوگۆی لەسەر بکرێ و حیواری هەبێ لەسەری لە نێو خانەوادە و خێزانە و دابەشکاریەکە بێ نەکەوەی کە پیاو لەبەرەوە هەرمی کۆکردنەوەی پارە دابنرێ بڕیاردەری کۆتایی و یەکلاکەرەوە بێ لە خەرجکردنی پارەشە با پارە زۆر باشە لای پیاو بێ بەڵام بڕیاری خەرجکردنی زۆر ئاسایە بە پێکەوە بڕیار بدەین بۆ ئەبێ هەمیشە مناڵ وا فێر بکرێ و گەورە بکرێ کە ئەوە باوکە لەبەرەوە بڕیار پارەی بڕیاری کۆتایی بڕیاردان لە پارە لەبەرەوە لای باوکە جۆرێک لە هەژمون و سڵتە لە سەڵاتگرایەتی وا دروست بکەین لە ماڵە و لە خێزانە کە بێ باوکیش بە بەردەوامی مادام پارە لای ئەوە بڕیاری یەکلاکەرەوەش لای ئەو بێ بە پێچەوانەوە ئێمە بێ خۆمان ئەم حیوانە دروستکەینەوە بڕیارە دروستکەین لە نێو خێزانەکە ئەم پارە کە کۆکراوەتەوە پارێم خانەوادەیە هی ئەم خێزانەیە هی هەمومانە پێکەوە هاوبەشین لە بڕیاردانی لە چۆنێتی خەرجکردنی لە چۆنێتی مامەڵەکردنی پارەکە ئەگەر لای باوکێک بێ لای دایکێک بێ مناڵەکە بێ و حساسی بۆ دروست نەبێ کێ پارەی لابوو ئەو بڕیاری یەکلاکەرەوەدا لە خێزانەکە بەڵکو بێ بڵێ ئەم پارەم خێزانیم خانەوادەیە پێکەوە بڕیاری لێدەین بۆی ئەم مناڵە ئەم احساسی بۆ دروست بێ دایکیشی بەشێکە لەم خانەوادە لەم خێزانە لەم عایلە باوکیشی بە هەمان شێوە وەکو چۆن ماندوو بۆ لە کۆکردنەوەشە بەڵام لەزەتە بینێ لەوەی کە بزانیان پارێ لە شوێنی خۆی و لە کاتی خۆی و بۆ پێویستی بۆ حاجەیەکە خەرج کراوێ بۆیە باوک زۆر جارێکە بینی بۆ مناڵێ کوڕم ئەم پارێکە ئەیدەم بەدەستی تۆ پێم خۆشە بیدەی بە فستق نەگر بیدەی بە جگەرە بیدەی بە مەشروب بیدەی بە شتێکی کە کەوایە ئەو لەزەتەوە لەوەی کە مناڵەکەی ببینە پارەکانی خەرج بکە نەکەوەی کە خەمی پێم خۆ بێ تاقەت بێ بۆیە ئەوە ئێمە نەتوانین کۆنتترۆلێک لەنێو ئەم بابەتا دروست بکەین کاکەژار وتی ئەگەر ئێمە بتوانین پارەیەک هەبێ وە لێمان بمێنێتەوە چی ئەگەر پیاوژنێک پێکەوە بن چی ئەگەر پیاوێک بێ و توانی بێتی چەند سەرچاوێکی داهاتێ یا سەرچاوێکی باشی داهاتێ بێ پارێکی زیادی لێمێنێتەوە یان پاشەکەوتێک لێمێنێتەوە من پێم وایە بابەتی پاشەکەوت بابەتێکە ئەکرێت وبنار و سمیناری تری لەسەر بکرێت بەڵام هەر تەنها بڕیاردان لەسەرەوەی کە بتانی بڕەپارێک جا بکەیتەوە زیادەیە کەس دەکەی ئەتوانی بەم بڕەپارەیە مەشروعێکی تری پێ بکەی ئەتوانی ئێستسمارێکی تری پێ بکەی خاڵی سەرەکی و خاڵی جەوهری بەداخەوە لە ئەنجامی ئەوی کە تاوکو ئێستا من بۆ خۆم لە ڕووی شەریعەوە زۆر شارەزایی منە بەڵام ئەوی کە لە شەرعەوە وەریەگرینم بابەتی بانک ئەچێتە بەشێکی ڕاتەوە نێو چوارچێوەی سوو لەبەرەوە شەریکاتی مساهمە لە کوردستانە نموزەجی باش و سەرکەوتومان نەبووە چەند نموزەجێکە بووە خراپ بووە لە ڕاستیە کۆمەڵێک مەشروع هەیە ئێستا لە ئاستی جیاوازن بەڵام لەوانەیە لە ڕووی قەبارەی بەشداریکردنی مساهمەوە قسەی زۆری لەسەر بکریانیان توانی بێ بە شەفاف مامەڵە بکەن لەگەڵ بەشدار بۆکانیا نەتوانم پێشنیارت بۆ بکەم بەڵام من پێم باشە کۆمەڵێک بزنسی تر هەیە لە دەرەوەی ئەو پسپۆڕی لەوانەیە خۆت هەوڵ بدەی لە یەکێک لە مەجالەکانیان بۆ خۆت وردە ئاستی خۆت بەرزکەیتەوە بۆ نمونە وەکو خۆت وتت باسێکت کرد لە مەجای عقاراتە ئێستا لەوانەیە بتانی وردە لەگەڵ ئەو کەسانی کە لەم مەجالا ئیشەکەن سەرکارێک تێکەڵاوێک دروست بکەی بخوێنیتەوە مطالعە بکەی زانیاری کۆ بکەیتەوە باگراوندێک بۆ بکەی ئەمە بۆ نمونە لەوە مەجالا گیرە لە مەجالەکانی تریشە بە دڵنیاییەوە تۆ ئەگەر بڕیار بێ پارێک کۆ بکەیت تۆ ئەکرێ وردە استثماری تری تێ بکەی لە مەجای ترا بەڵام لە کوردستانە بەداخەوە زۆرینەی خەڵک ئەگەر پاری هەبوو بێت لە ماڵە لە کۆمەڵە شتایە یا کردوێتێ زەویەک خانوویەک عقارێک یا بردوێتی داوێتێ زێڕ یان بەشێکی تری بردوێتێ نێو کۆمەڵێک استثماری بچووکترەوە بەڵام گرنگە لە هەر یەکێک لەو شتانی کە بەشداریەکەی خۆت باگراوندێک کتەبێ ئامادەسازیەکی بۆ بکەی وردە شتێکی لێ فێربی بۆی بتانی ئەگەر خۆشت مامەڵەت لەگەڵم پارەی خۆتەنە کرداتە دەستی کەسێکەوە مامەڵەت بۆ بکە بەرچاو ڕوون بێت کە بزانی چۆن مامەڵی پێوە کرێ و لە چی شوێنێکا و لە چی بابەتێکا و تا چنێکە توانرێ لە ڕێگەیەوە سوود وەرگری و قازان وەرگری دووبارە سوپاس. مامۆستاگیان بەڵێ دەست خۆش مامۆستاجان زۆر سوپاس دوو بەڕێزی تر نووسیوە لە چاتەکە یەکیان ناوی دەرنەچووە بەڵام بە هواوی هاتووە ناوی جیهازەکەی هاتووە دەڵێ پێدوانیە کاتی ئەوە هاتووە چەمکێک دروست بێ نێوانگیر بێ لە نێوان ڕەزیلی و دەست بڵاوی
دکتۆرە سەلواش دەڵێ بەپێی ڕێی خۆی باشترین جۆر لە ڕێخستنی خەرجی ئەوەیە داهاتەکەت دابشکەی بەسەر 4 هەفتە دوای بازاڕیکردن و دوای ئەوەی دەمێنێتەوە پاشەکەوت بکەی ئەوە بە کورتی قسەکەی وابوو. من شتێک ئیزافە دەکەم مامۆستا بەرخسەتی تو من دەڵێم خەرجی ئەویش زۆری هەیە، خەرجی هەیە زۆر پێویستە، خەرجی هەیە پێویستە، خەرجی هەیە ناپێویستە، کەواتە دەبێت تەصنیفێک پۆلێنێک بۆ خەرجیەکانیشمان بکەین. خەرجی هەیە ڕۆژانەیە، خەرجی هەیە هەفتانەیە، خەرجی هەیە مانگانەیە. ئەگەر تۆ بتەوێ کۆنتترۆلی خەرجیەکان بکەیت دەبێت لە خەرجیە وردەکانەوە دەست پێ بکەیت ئەوانی ڕۆژانن. بەڕاستی ئەوەی بۆ نمونە ئەگەر هەر زۆر شتی بەسیط باز بکەین تکایە ئەو شتە ورد و بەسیتانە بە کەم وەرمەگرە خۆ هەر ئەوانە دەبنەوە و گەورە دەبن. بۆ نمونە ئەگەر پێویستت بە 750 دینارە بۆ سەمون بۆ بای هەزارەکە دەکرێت چونکە دەزانی 2 سەمونەکەی تر خەسار دەبێت یان 3 سەمونەکەی تر. ئەگەر پێویستت بە مەسەلەن چیلۆیەک تەماتەیە بۆ 2 چیلۆ دەکرێت چوە دیستان دواتر خەسار دەبێت. خواردن دروستکردن لە ماڵەوە بەڕاستی کە ئەوە هەست دەکەم خەرجێکی زۆر زیادەیە چونکە بەشێکی دەمێنێتەوە دوایی فرە دەدرێت کە ئەوانش هەیە. ئاخر نقطەی من ئەوەیە هەموو خاوەن داهاتێک لە ساڵێکدا دەتوانی داهاتی مانگێک زۆر بە ئاسانی زیاد بکە. ئەگەر تۆ موچەخۆری لە ساڵێکدا 12 معاش وەردەگری بە یەک خطوەی بەسیط بە یەک هەنگاوی سادە دەتوانی معاشەکەی خۆت لە 12 بکەیت 13. بەوەش بەچی بە پاشەکەوتکردنی تەنها سەدادە. ئەگەر 400 دینار وەردەگری، ئەگەر 700 دینار وەردەگری، ئەگەر ملیۆنێک وەردەگری، ئەگەر سەدادە لە هەموو سەرمانگێک کە ڕاتبەکە وەردەگرێت بەلاتنا ئەوە لە ئاخیری ساڵەکە تۆ معاشێکی کاملی زیادت هەیە. ئەو کاتە دەتوانی شتێک بۆی دابنەی بەڕاستی. من ئەوم هەبوو بۆ زیادکردن دەستخۆش بێ دکتۆرگیان بەرچاوڕوونێکی باش بوو. ڕاستی قسەکانی جەناب دەرەمووی وەکو خۆیەتی و ئەو خاڵش بە تایبەتی گەر بتوان هەرێکێک لای ئەمە ئیشی لەسەر بکە نسبەیەک لەو بڕەپارێمانەگەردە لە 12 لە 100 کە دکتۆر وتی ئەمە یەکێکە لەو ڕێگەیانی کە ئاسانوە بابەتی وردە خەرجەکان بە دڵنیاییەوە ئێمە لە وردە خەرجەکانە نەزیفی داراییمان بۆ دروستە بێ لەو هەزاریانی سەر عەرەبانە و دوکانەکانە کە بەنێوی هەڕاجیەوە زۆر جارێ کە ڕۆین قەڵەمێکمان پێویستە بەڵام کاتێک کە دێنەوە عەلاقەی دەستمان 6,000 دیناری ئەشیامان کڕیوە بەبێەوە هیچی پێویستمان پێبێ بەبێەوەی کە لە نێو لیستا هەبێ کە نووسیمان بڕواتان هەبێت تەنها با یەکێک لە خاڵە سەرەکیەکان تەنها بەوەی کە بنووسین چیمان پێویستە کاتێک ڕۆینە دەرەوە کە دێینەوە هەستمان بۆ گۆڕانکاریە کردو کە خەرجیمان کەمی کردووە بەڵام کاتێک لە ماڵ دەرەچین وەڵێن بۆ مارکێتە ڕۆین لە ماڵەوە توانە یەک شتیان وتوە بۆ نمونە بەڵام لەبەرەوە نەمان نووسیوە ڕۆینەوێکی سیرەکەین 3 جۆر میوەمان هێناوە کۆمەڵێک سەوزەمان هێناوە کۆمەڵە شتی دیکەمان هێناوە کە پێویستمان پێی نییە وردە سیرەکەین کە زیادە خەرجێکمان کردووە تەنها بە وردبوونەوانە توانی کۆمەڵێک نەزیفی گەورەی دارایی لە نێو خانەوادە و خێزانی خۆمانە کۆنتترۆل بکەین و ڕێگری بکەین لەوەی کە هەم بۆ خۆمان هەم بۆ خانەوادە و خێزانەکانیشمان کەشێکی لە بارتر و باشتر و چاکتر دروست بکەین بۆ هیوای کە قسەکان سوودی هەبوو بێ باش بوو بێ چاک بوو بێ بابەتانە زۆر هەڵەگرێ بەڵام خەمێکە پێم وایە هەمومان پێویستە لە ئاستیا بتوانین مامەڵەیەکی تەندروست بکەین و دابنیشین بخوێنینەوە گوێ بگرین سیر بکەین دڵنیایی ئەوانتان کە زمانی ترە زانن و توانن دەرفەتان هەیە لە یوتیوب شتی باشتر هەیە لە گۆگڵ شتی جوانترە توانن بخوێنەوە ئێستا مەدرسەی جیاوازەیە کە توانین هەرێکێکمان خۆمانی پێ بگەینی لەو مەجالانی کە ئەمانەوێ و لەم بابەتەش ئەم پێم وایە زۆر لەوە زیاتر هەڵەگرێترێ هەمومان پێکەوە هاوکار و یارمەتی دەری هەبوو ڕاستە ئاخر پرسیار تازە هاتووە ئەوی ژوەر دەگرین و کۆتایی پێدێنین کاک سەروەر ئەی ئەحمەد دوای دەستخۆشی دەڵێ باشترین پلان چییە بۆ دانەوەی قەرز لە داهاتی مانگانە بۆ نمونە قستی شوقە بەداخەوە کاک ئەحمەد ئێستا و بابەتی بەهای کاک سەروەر بەهای دینار بەرامبەر بە دۆلار شێکێکە لەوانی کە زەرەر و زیانی لە ڕاستیا داوە لەوانی کە قستی شوقیان لایە بابەتی چۆنێتی دانەوەی قەرز چۆنێتی
زیادکردنی هەڵگرتنی بەشێک لە پارە هەر هەمووی ڕەبتی بەو خاڵەوە هەبوو کە لە سەرتاوە کووتم ئاماژەم پێکرد من نازانم لەبەرەوە نازانم سەرچاوی داهاتی تۆ چییە چۆنە چەندە لە ڕاستی هەر پێشنیارێ بکەم لەوانێت تەندروست نەبێ بۆ حاڵ و گوزەرانی دارایی تۆ بۆی کە پێت بڵێم ئەوەندە پاری لێ جیابکەرەوە چکە گەر لەوانێ پێت بڵێم بڕێکی لێ جیابکەرەوە بەقەدەر ئەو قیستەی کە هیچ شوقەکەی ماوەتەوە لا تۆ لەوانەیە گرفتێکی تری بدارایی بۆ تۆ دروستکەم بەڵام بۆ خۆت دانیشی وربیتەوە لەوانەیە بتانی باشتر و چاکتر مامەڵە لەگەڵەوە بکەیت کە بتانی چۆن ئەگەر بۆ نمونە کرێی خانوویەک نادەی بۆ نمونە بەڵام لە هەمان کاتە قستی شوقەیەک لەسەر کۆ بۆ تۆ لەوانەیە بێلوە وەکو مامەڵەیەکی وای لەگەڵا بکەیت کە ئەنەما تۆ کرێچیەکی تو ئێستا بڕێک لە پارەکەتە بێت جا بکەیتەوە بۆی بتانی وردە گوزەران و ژیان و حاڵی خۆت وارڕێک بخەیت کە بتانی هەم قیستەکە بدەیتەوە هەم بتانی ژیانێکی تەندروست و باش بژی بەڵام لە کۆی گشتیا پەیوەندی بەوە هەیە چەندە سەرچاوی داهاتت هەیە و بڕەکەی چەندە و چۆن ئەتوانی خەرجەکان کۆنتترۆل بکەی بۆی بتانی گرفتی قستی شوقەشت بۆ دروست نەبێت دەستخۆش مامۆستا بیلال زۆر سپاس بۆ ماندووبوونت بگورە بۆ نەخۆشیێش بۆ ماندووبوونیش ئەمە هەر وازمان نەهێنا چونکە دڵنیا بووین لەوەی ئەو قسانەی تۆ دەیکەی بەڕاستی شوێنی خۆیان دەگرن و خەڵکێکی زۆر سوودمەند دەبێ مامۆستا ڕێباز باسی ئەوەی کرد کە بەشداربوون کەمە دەزانین هەرێکە ڕەنگە زروفی خۆی هەبێ ڕەنگە هەر شتێک بەڵام ئەوەی باشە ئێمە هەمووی تۆمار کراوە خەڵکێکی زۆر دواتر سەیری دەکاتەوە بە باشتر دەیبینێ ئەوانەی کە بەشدار بوون ڕەنگە ئەگە هەوێکێک بۆ 5 کەسی بنێرێ ئەوە ژمارەکە زۆر 5 قات دەبێتەوە بەڕاستی ئێمەش مەبەستمان وەکو هەموو جار دەڵێن ژمارەکە نییە مەبەستمان ئەوەیە بزانین سوودێکمان گەیاندیە بە یەک کەسیش بەڕاستی قەت تەقسیری ناکەین لەوە دووبارە بە ناوی ئەکادیمیای مێگاماین پڵس بە ناوی بەشداربووان زۆر سوپاس بۆ مامۆستا بیلال سعید بۆ وتەکانی بۆ قسەکانی بۆ ئەو بابەتە کە بەڕاستی زۆر دەستی لەسەر خاڵی گرنگدانا و خاڵی زۆر عملی پراکتیکی خستە ڕوو بۆ ئەوەی بتوانین ئێمە خەرجەکانی خۆمان ڕێک بخەینەوە تاکو بیگونجێنین هاوسەنجی بکەین لەگەڵ ئەو داهاتەی لەبەردەستمانە بە شێوەیەک بێ نەبێتە گرفت و نەبێتە کەم و کورتیش لە ژیانی ڕۆژانی خۆمان و کەسوکار و ئەوانەی کە ئێمە بەرپرسین لە بەخێوکردنیان دووبارە زۆر سپاس بۆ بەشداربوونی ئێوە زۆر سپاس بۆ برادرانی ئەکادیمیای مێگاماین پڵس لە پشت لاپتۆپەکانەوە ئەوانەی خەریکی با بڵێن دیزاینکردن و فۆرمەکان و تۆمارکردن مامۆستا شەماڵ فرمێسکخان کاک پشتیوان ئەوانە هەموو جێی دەستخۆشین کە بەردەوام لەگەڵمانن بەبیر بە ڕێزتان دێنینەوە کە ئەوە تۆمار کراوە لە فەیسبوک بە لایڤ هەیە بەڵام بە یوتیوبیش دای دەنین دوای لینکەکەش لەگەڵ ئێوەی بەڕێز شێر دەکەین تاکو بتوانن لە بۆ برادران و ئەوانەی کە ئازیزانتان بنێرن ئەوانەی خەمی ئەوانتان لەبەرە بۆ ئەوەی چاوێک بە خەرجیەکانیان دابخشێنەوە تاکو هاوسەنجی بکەن لەگەڵ داهاتەکانی دووبارە زۆر سپاس مامۆستا بیلال لەگەڵ وتەی کۆتایی هەیە خۆشەویستی دکتۆرگیان دووبارە دەست خۆش سپاس بۆ جەنابەت بۆ هاوکارەکانت لە ئەکادیمیا سپاس بۆ خۆشەویستانەی کە لە خەتا بوون سپاس بۆوانەی کە گویان لێمان گرت انشاءڵڵا شتێکمان وت بێ وەختەکەی ئەوان بە هەدەر نەڕۆشت بێ و سوودیان لە کاتەکەی خۆیان وەرگرت بێ حرمەتمەیە بۆ جەنابتان انشاءڵڵا سپاس بۆ کاتی بە ئێمەتان بەخشی مەمنونم خواتان لەگەڵ بێ زۆر سپاس بۆ هەموو لایەک ئاگاداری خۆتان بن ماڵاوە لە هەموو لایەک